هاوڕێیان بەخێر بێن خۆشحاڵین بە ئامادەبوونتان بێگومان بیرۆکەی ئەم گفتوگۆیە هەندێک لە برادرانی هاوڕێیانی ڕۆژنامە نووس بە تایبەتی ئەوانەی کە هەمومان بە جۆرە لە جۆرەکان فشارێکی میدیایی یا با بڵێن ئەو هێرشە ئەلکترۆنیی کە لەسەر سۆسیال میدیاکەمانە ئێمە ئەم بیرۆکەیە گەڵاڵەمان کردبەوەی کە بتوانین گفتوگوێ بکەین لە کاتێکی ئاساییە نەک لە کاتێکدا کە لە دۆخێکی نائاساییە بین لە دۆخێکا بین کە ڕوبەڕووی کۆمەڵێ هێرش بینەوە یاخود کۆمەڵێ داوای یاسایی بینەوە لەم دۆخە ئەم دۆخە هەستەکەین دۆخێکی ئاساییە بۆی ئێمە گفتوگۆ بکەین لەسەر چەند پرسێکی گرنگ بە جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە دەوترێت هەوڵێکی تیرۆری هێمن هەیە بۆ سۆسیال میدیاکانمان هێرشێکی ئەلکترۆنی جدی هەیە لەسەری لە ڕێی هاکردن و لە ڕێی با بڵێن تەشویشکرد خستنە سەر یا با ئەوەی ناوی ئەنرێ هێرشی ئەلکترۆنی ئەمانە هەموو کاریگەری لەسەر لانی سۆسیال میدیاکانمان دروست کردووە بەڵام قسەکردن تەنها لەسەر ئەوە نییە کە ئێمە ئێستا هێرشمان لەسەر ئێمە ئێستا لە ناو گێژەنگەکەین قسەکردنمان لەسەر ئەوە بێت کە ئایا ئێمە لە دۆخێکی ئاسایی ئەوایە چۆن بتوانین کاری پێکەوەی بکەین چۆن بتوانین ڕوبەڕووی ئەم هەنگاوانە ببینەوە ئەم هێرشانە ببینەوە لە بەرامبەر ئەمە هاوتەری بەمە تەفسیرێکی تر هەیە ویش ئەوەیە کە سەرڕای هەموو ئەم فشارانە سەرڕای فشاری یاسایی ئەوانە میدیا لە گەشەکردندا ئەوە نییە لە گەشەکردن وەستاوێ هەر یەک لەم بەڕێزانەی کە خاوەنی یاخود دامەزراوەی میدیاییان هەیە میدیاکانیان بەراورد بە 2 ساڵی ڕابردوو بەرامبەر بە 3 ساڵی ڕابردوو لە گەشەکردندا بووە ئێمە چۆن بتوانین ئەم گەشەکردنە لە هاوکاری یەکتری لە کاری پێکەوەی یەکتری تۆ چۆن بتوانین ئەم گەشەکردنە بە ئاراستەیەکی باشتر بەرین و خاڵی پرسیاری جدی ئەوەیە لەناو ئەم دۆخەیە چۆن بتوانین دەست بگرین بەو کاریگەریەی کە میدیای ڕاستەقینە ئەمڕۆ هەیەی و زۆر جار میدیا ئەم جۆرە میدیانە ڕایگشتی دروستەکەن لە هەرێمی کوردستان لە پاڵ ئەمەدا کۆمەڵی میدیای سێبەر و ئاراستەکراوی شەیە سەرڕای ئەوەی کە هەندێک جار تەشویش دروستەکرێ هەندێک جار لە ڕاستەکان دەرەچێ بەڵام بە جۆرە لە جۆرەکان نەیتوانی و ڕۆڵە ڕاستەقینەکەی بەشێک لەم میدیانە زۆرێک لەم میدیانە بشێوێنێت جا لەبەرەوە لێرەدا ئێمە گفتوگۆەکەین لەسەر بە تایبەت ئامانج لەم گفتوگۆیە کاری پێکەوەیمانە چۆن بتوانین لە کاتی ئاڵنگاری و تەحەدیەکاندا کاری پێکەوەی بکەین و بتوانین بەیەکەوە ڕوبەڕووی بینەوە و نەکە کە سەو لەلایەکە و بەتەنها گورگان خوار بکرێ میدیاکانمان نەتوانن هاوکاری یەک بکەن خاڵێکی تر ئەوەیە کاری پێکەوەی تەنها ئەوە نییە کە ئێمە لە کاتی ئاڵنگاریەکان و کێشەکاندا پشتیوانی یەک بین ئەکرێ پشتیوانی لۆجستی بین پشتیوانی تەکنیکی و هاوکاری تیم بین هەر یەکە و لە ناوچەیەکەوە لە لێرە لە سلێمانی بۆ هەولێر بۆ هاوڕیانمان لە هەولێر بۆ هاوڕیانمان لە گەرمیان و لە ڕانی و لە هەڵەبجە بۆیە ئێمە چۆن بتوانین ئەمە بکەین ئەمە کۆمەڵە پرسیارێکە ئێمە بتوانین لێرەدا گفتوگۆی لەسەر بکەین و ئەم پانێڵە یاخود ئەم گفتوگۆیە ئەمە ئەوەتان پێ بڵم کە ئەم گفتوگۆیە ڕێکۆرد دەکرێ و دواتر مونتاژ دەکرێ و ئەتوانین هەر یەکەمان لە میدیاکان خۆمان بڵاوی بکەینەوە تا ئەمە بۆ بڵاوکردنەوەیە و لە کۆتاییدا ئەتوانین چەند ئامانجی دیاری بکەین بە ڕاگەیەندراوی یاخود لە کاتی ڕاگەیەندراوی هەواڵەکەدا بڵاوی بکەینەوە بۆیە پێم خۆشە سەرەتا ئێمە ئەو تەوەرەیە بکەینە جێگەی باەخی قسەکردنمان کە ئەو فشارە میدیایی کە هەیە لە سەرمان ئەو هێرشە ئەلکترۆنی هەیە لە سەرمان بڕیار بوو کاک سەرتی پیش لە هەولێرەوە لەگەڵمان بێ بەڵام ئەوزە ئەمڕۆ دوێنێ سکاڵە یاسایی لەسەر تۆمارکرا بوو نەهات کاگرام عەفوان شار کاگەڵ بردم لە خەیاڵە بە هەڵگوردانیش دەچی جا حەزەکەم سەرەتا کاکێ من ئەگەر لەبەروەی تازەترین کاک با بڵێن بوار و دیپلۆماتیک ڕوبەڕووی ئەو حاڵەتە بوونەوە لە ماوەی چەند دەقەیەکا بتوانن قسە لەسەرەوە بکەن دواتر دەچینە سەر تەوەرەکانتر قسەی لەسەرەکەن زۆر سپاس ببوورە کاک کەمالیشمان لەگەڵایە ڕاستەوخۆ لە دەرەوەی وڵات ئەوە سپاسەکەین و خۆشحاڵین بە ئامادەبوونی بێگومان دەرفەتی ئەدەین و با ژووی لە قسەکان و لە گفتووەکان بێت سپاس بۆ هەموو لایەک من بەسەریعی
باسی ئەوەکەم کە ئەم حاڵەتی هاتووتە پێشەوە چییە لە ڕاستیە یعنی من بەش بە حاڵی خۆم وەبزانم هەمووشمان هەروای ئێمە خەڵکێکی سەحەفین خەڵکێکی تەکنیکی نین ئەم شتێک کە هاتووتە پێشەوە یعنی حاڵەتێکی تەکنیکی خەڵکی تەکنیکی زیاتر لەوانەیە بتوانێت قسەی کارکە بەڵام ئێمە بێک و مناقەشەکەین بۆی بزانین ئایلێ تێبگەین حاڵەتی هاتووتە پێشەوە چییە طبعا ئەوەی کە هەستی پێکرێ شێوازێکی سانسۆری ڕێکخراو ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە کاک محەممەد ناوینا تیرۆری سپیە تیرۆری هێواش هەیە کە بە شێوازێکی بەرنامە بۆ داڕێژراو لەلایەن دەسەڵاتەوە هەردوودا باڵێن کاری لەسەرەکرێت طبعا مەسەلەی هاکردن و مەسەلەی هێرشی ئەلکترۆنی لەوانەیە شخصێکیش يعني شخصێکیش ئەتوانێت بیکات لە ماڵەوە کە شارەزایی لە کۆمپیوتەر و ئەوە هەیە یعنی ئەتوانێت بیکات و لەوانەیە وا تەفسیر بکرێت کە مەرج نییە دەسەڵات بێت بەڵام لە ڕاستیە ئەو حاڵەتی هاتووتە پێشەوە ئەتوانین بڵێن شێوازێکی ڕێکخراوە کارێکی ڕێکخراوە کە جگە لە دەسەڵات کەسی تر نایکات لەبەر یعنی پێشەکی هەیە پاشەکی هەیە پێشەوە هەڕەشەکردن هەیە جارم باسی ئەو بکەم لە ماوەی ڕابردووە مەسەڵەن سۆشیال میدیا بە تایبەتی فەیسبوک کە لە کوردستانە زۆر بەکارهێنرێ کاریگەری زۆرە طبعا بە تایبەتی کە میدیا دەستگا میدیایەکان زۆر احتیمادی لەسەرەکەن لەگەنا ئێستا لەوانەیە تیکتۆک سەریعتر و کاریگەرتر و بەربڵاوتر بێت لە ناو گەنجانە و یاخود ئینستاگرام لە ناو بەشێکی زۆری گەنجانە بە تایبەتی کچان بەڵام زۆربەی میدیاکان احتیمادیان لەسەر فەیسبووکە یعنی وەشا ئەوەی ئەو بەرنامانەی کە دروستەکەین وەشاردنەکەی و بڵاوکردنەوەکەی لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە ئەمانەوێ بگات و کاریگەریەکەشمان لە فەیسبووکایە لە ماوەی ڕابردووە هەست بۆ کراوە کە بەجێ جۆرەکان سۆشیال میدیا یا فەیسبووک فەزایەکە کە دەسەڵات توانای نییە کۆنتڕۆڵی کات و فەزایەکە کە خەڵکانی ڕەخنەگەر خەڵکانی ئازادی خواست خەڵکانێک کە ناڕازین و ئەتوانن وەکو بوارێک بەکاری بێنن و دەنگی خۆیانی لێوە بگەن بە تایبەتی هەتا ئێست وای لێ هاتووە کە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکانی تر وای کردووە کە میدیاکە ینی سەردەم توانین بڵێ سەردەمی دیجیتال میدیایە کاریگەری دیجیتال میدیایە حتا کەناڵە ئاسمانیەکانیشی بەجێهێشتووە ئەو کەناڵە ئاسمانیانەی کە نەیانتوانیوە بە باشی بێنە ناو دیجیتال میدیا و ناو فەیسبوک و ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەجێ ماون و کاریگەریشیان لەدەستداوە پەراوێزێکە بۆ خەڵکی ڕەخنەگەر بۆ خەڵکێک کە بێوێت بیرو بۆچوونێکی جیاواز بگەێنێت لە فەیسبووکە لە ڕاستیە وا هەستەکرێت کە هەست بە مەترسی ئەمە کراوە و پێیان وا بووە کە بێت با بڵێن سنوورداریکەن و یعنی زانیاریش هەیە کە چ لێرە چ لە هەولێر بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژراوە خەڵکیان هێناوە لە دەرەوە خەڵکی تەکنیکی هێناوە لە هیندستانەوە لە پاکستانەوە لە ئەوروپاوە و لەسەر ئاستی باڵا ئیش لەسەر ئەوە کراوە کە چۆن ئەمە سنوورداکرێ و ڕێگری لێ بکرێت من بە شێوەیەکی خێرا باسی ئەوەکەم کە ئەوەی بەرامبەر بە دیپلۆماتیک لە ماوەی ڕابردووەکرا با بڵێن چی بوو لە ڕاستیە بۆیە ئێمە پێمان وایە هێرشێکی ڕێکخراوە لەبەرەوەی یەکەمین هێرش یا یەکەمین ئەو هێرشە سایبری کرایە سەرمان لە دوای بڵاوکردنەوەی راپۆرتێک بوو لەسەر داگیرکردنی زەویەکانی چوارچرا کە قەزەیەکی قورس بوو حتا حکوومەت خۆی بەجێ لە جۆرەکان خۆی لە قەرەی ئەو بابەتە نەیە یعنی بە کورتەکەی بەو مافیانی نەیە وێراکە خەریکی داگیرکردنی زەوی بوون لە دەرەوەی حکوومەت لە دەرەوەی دام و دەستگا حکوومیەکان ئێمە پێش بڵاوکردنەوەی راپۆرتەکە داوایان لێ کردین کە چکۆیان زانی ئیشی لەسەرەکەی دانیشین ئێمە پێمان وا بوو کە دانیشین بۆ ئەوەی کە ڕوونکردنەوەمان بنێ لەسەرەوەی کە ئەم ئیشە چیە و چۆنە و ئەوانە بۆی راپۆرتێکی تێروتەسەر بێ و قسەی خۆشیانی تیابێ بەڵام لە دانیشتەکەیە باشکرا پێیانوتین کە نابێ و راپۆرتە بڵاو بکەنەوە من پرسیم یعنی چۆن نابێ بڵاوی بکەینەوە وتیان ڕێگە ناین بڵاوی بکەنەوە گەر بڵاوی بکەنەوە لە سلێمانیا جێگەتان نابێتەوە و تەمانی من دانیشتەکەمان بەجێ هێشتمان ئێمە بڵاویەکەینەوە چیتانە دەزیە بیکەن طبعا دوای هەڕەشەکان ئێمە پەیوەندیمان کرد لە ڕاستیا بە هەم نووسنگەی کاقوباد و هەم نووسنگەی کاک پاڤڵیشەوە طبعا هەردوو لایەن ڕەتیان کردەوە زۆر بەتونیە و ئینەکە پەیوەندی بەوانەوە هەبێت طبعا خەڵکی ئەوان بوون لە ڕاستیە و خەڵکەکانیش ناسراو بوون
پێیان وتین ئەو دوو کەسێک کە هاتوونیشێکی سەربەخۆیان کردووە لەگەڵ ئێوە دانیشتون شتەکە پەیوەندی بە ئێمەوە نییە و عقوبەشیان دەین بە حسابی خۆیان 3 مانگ تەجمید کراون یعنی کە بێمەوە 3 مانگ تەجمیدیان کردوون لەسەر ئەو هەڕەشانەی کە کردویانە وتیان لەسەر ئیشی خۆتان بەردەوام بن هیچ سانسۆرێک نییە طبعا ئێمە بڵاومان کردەوە کە بڵاومان کردەوە ئێوارەکەی بڵاومان کردەوە ساعات 12 شەو ڕوبەڕووی ئەو هێرشە بووینەوە هێرشەکەش طبعا بە جۆرێکە کەسێک هاتۆتە ناو پەیجەکەی دیبلۆماتیکەوە ئەکاونتێکە بە ناوی بڕواکیانی طبعا دیارە هێنا بڵین ئەکاونتێکی فەیکە یا تەزویر و ئەوەیە هەرچەند ئەو ناوە بوونی هەیە لە بەشی پیج مەنیجمنت هیستۆریە ئەوە بەشێکە لە پەیجەکەیە ئەگەر سێریکەن هەموو گۆڕانکاریەکان نیشانەیە ئەو کەسانێک کە داخڵ ئەبن بە ئەدمینیا ئیدیتەریان ئەکسیسیان هەیە بۆ ئەو پەیجە چۆن هاتوونتە ناو پەیجەکەەوە لە ڕێگەی چیەوە ئایا کەسێکیان هاک کردویان لە ڕێگەی ئەدمینێکەوە هاتوون و لە ڕێگەی ئەوە بوون بە ئەدمین یاخود ڕێگەیەکی ترە طبعا ئینەکە دیارم پیشانی خەڵکی شارەزاشم ماوە هەتا ئێستا یعنی سەری لێ دەرناکەن ئەوەیە کە لە ڕاستیە ئەو ئەکاونتە ڕاستەوخۆ بووە بە ئەدمین ڕاستەوخۆ بەبێ ئەوەی لە ڕێگای هیچ کەسێکی ترەوە ببێ بە ئەدمین بۆ بە ئەدمین کە بۆ بە ئەدمین ئەجا ئەو نزیکەی دە کەسی تری کردووە بە ئەدمین ئەم کەسانە هەستاون چیان کردو لە ماوەیەکی زۆر کەمە پۆستی دوو جۆر پۆستیان کردووە پۆستی توموتیژی ئەوەی کە پەیوەندی بە خوێن و سەربڕین و ئەم شتانەوە هەیە لەگەڵ پۆستی سێکسی واشیان لێ کردووە با بڵین تەنها خەڵکی ئایسلەندە بیبینێت بۆ ئەوەی هەتا ئەوان ئیشی خۆیان نەکەن هیچ کەسێک پۆستەکان نەبینێت تا ئەوان پۆستەکانی خۆیان نەکەن تەوان لەگەڵ هینیان کردووە هەموو پۆستێکی کە کردویان هەمووی بۆ بە سزا نزیکەی 150 سزایان هێناوەتە سەر پەیجەکە لە ماوەیەکی کەمە یعنی حتا ئامانجیان ئەوە نەبووە کە پەیجەکە دەست بەسەرا بگرن ئامانجیان ئەوە بووە کە پەیجەکە خراپ بکەن چونکە ئەگەر حتا دەستی بەسەرا بگرن احتیمال لەوەیە کە تۆ بهێنیتەوە و جارێکی تر ئیشی خۆتی پێ بکەیتەوە طبعا ئێمە دەرمانکردن یەکەیەکە هینەکانمان دەرکردن بەڵام ئەوان ئیشی لە ڕاستیە ئیشی خۆیان کردبوو کە خراپکردنی پەیجەکەیە کە هێنانی ئەم هەموو سزایە بۆ سەر پەیجەکە و لە دوای 3 ڕۆژیش هەر لای خۆمان بوو فەیسبوک هینی کرد یعنی دایخست لەبەر ئەو سزا زۆرانی کە لەسەری بوو پەیجێکی تێمان هەبوو وەکو مساعید بەکارمانهێنا چوین لە پەیجی دووەم وتمان ئێمە هاک کراوین لە بەرامبەر ئەو شتانێک ئەو راپۆرتەکە بڵاومان کردەوە وەک تەحەدایەک راپۆرتەکە دانینەوە واشمان کرد یعنی وەک تەحەدایەک جارێکی تر راپۆرتەکەمان دانایەوە دەستمان کرد بە ئیشی خۆمان لە ماوەی کەمتر لە 3 ڕۆژە جارێکی دیکە ئەکاونتی دووەمیشیان هاک کردینەوە طبعا ئەو شتێک کە بۆم باسکردن نیشانی ئەیە کە لە ڕاستیە پەیوەندی هەیە لە نێوانی هەڕەشەکان و لە نێوانی هاکردنەکە ئاشکرایە لە کوردستانە تۆڕەکانی ئینتەرنێتیش بەدەست دەسەڵاتەوە یعنی هەم مۆبایلەکانی ئەو ژمارانەی پێمانە مۆبایلەکانمان هەم ئەو هێڵانەی بەکارهێنین ئینتەرنێت بەدەستی دەسەڵاتەوەن کە وەکۆی باسییان کردووە خەڵکانی تەکنیکی ڕێگایکی زۆر ئاسانە کە با بڵین بێنە ناو مۆبایلەکانمان بێنە ناو ئەکاونت و ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەی پەخشی لەسەرەکەین بە عمومەن بەڕاستی من بۆم دەرکەوتووە کە فەیسبوک لە ئێستاە وەکو بڵێ پلاتفۆرمێکی سەلامەت نییە بۆ کاری ڕۆژنامەوانی یعنی ئەگەریەوەی هەیە کە لە هەر دقەیەکە بێت ڕەنجت بەبا بڕوات بکەویتە بەر ئەو هێرشانە یاخۆت هەموو ئەرشیفەکەت لە ناو بچێت بەس ناشتوانین دەستبەرداری بین لەبەرەوەی خەڵکی ئێمە لە ڕاستیە لە ئێستاە لەسەر فەیسبوکەوە لە ڕێگەی فەیسبوکەوە با بڵێ متابعی ئەو بابەتانە کە حاڵاتێکی تر کە ئێستا ماوە ینی لە سەرمان بریتە لە ڕیپۆرت یعنی ئێستا ئێمە ڕیپۆرتێکی زۆرمان لەسەرە و ئەو بابەتانی کە دایم بابەتی ئاسایشن لە ڕاستیە بابەتی ئاسایی داین ئەبێ بە سپام لەسەرمان مەسەڵەن بۆ نمونە خەبەرێکم داناوە ئەڵێ سزای نەبەستنی پێوەرد لە 80,000ەوە کەم کرایەوە بۆ 20,000 دینار فەیسبوک ئەمەی کردووە بە سپام لەسەرمان خەبەرێکی ترمان دابەزاندووە حکوومەتی هەرێم بە بڕی $500,000
ئۆتۆمبیل بۆ چەند فەرمانگەیەکی کڕێ جارێکی تر بۆ بەسپام لەسەرمە یعنی هەرچیدا ئەبەزێنیت ئەتوانن بیکەن بەسپام لەسەرت شتێکم بیستۆ لە ڕووی تەکنیکیەوە من نازانم یعنی من تەکنیکی بەزەڵێن 200 کەس ئەگەر 200 ریپۆرت بدرێت لە پۆستێک پێکەوە ئەبێ بە سزا لەسەرت من کوڕێکم بینی ئەیوە دەتوانن ڤیدۆکانی خۆتان بکەم بە سزا لەسەر خۆتان ئیشەکانی خۆتان تاانێکێک لەینەکان سزاکان تێسە لە سەرمانە تەختێکردنی ڕووداوی ئەو کوڕەیەکە ئەو دوو گەنجەیەکە لە ماوەت خەنکان کەین لە بەردەمی توبعادلیە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە کاوەزم یان مامێتی یان باوکێتی نەخێر هیچ یعنی کۆنگرە ڕۆژنامە نووسەکە بۆ بە سپام لە سەرمان یعنی بەسیترین شت کە تۆ ئەیکەی ئەوان ئەتوان بیکەن بە سپام لەسەرەوە گوتم خەڵکی تەکنیکیم بینیوە حتا ئەڵێن ئەمان نازانم چەندینە کە بە سیستم ئێستا هەردوو لە هەولێر و لە سلێمانیش لەسەر ئاستی دەستگا ئەمنیەکانیان سیستمی تایبەتیان هێناوە بۆ مەسلەی بانکردن و بۆ مەسلەی ڕیپۆرت و بۆ مەسلەی ئەوەی کە چۆن وا بکەن ڕێگری دروست بکەن لەسەر ئەو با بڵێن پەیجانەی کە نەیانەوێ بابەتەکانیان بە خەڵک بگات کۆتایی مانجی دوو هەوڵیاندا زۆر کە بێنە ناو سیستەمەکەمانەوە بەڵام خۆشبەختانە مەسەن لە ڕێی کەسانی تەکنیکیەوە نەیانتوانێ ئەمە بکەن کۆمەڵێک تەکنیکی باشوان هەبوو ڕێگریان کردەوەی کە هیچ کەسێک بتوانێت داخلی ناو پەیجەکەمان بێت یا هیچ ئەکاونتێکی ناو پەیجەکە بەڵام ئەوەی توانیان بیکەن چییە دێن لە یەک کاتە ڕیپۆرتت لێدەن ئەبێ بە سپام مەسەن هەواڵێک دانی هەواڵێکی زۆر ئاساییشە هیچ معلوماتێکی نەفێکی تیا نە خەتەری تیا نە مەسەلەی پێوەنی بە تونند و تیژیەوە هەیە هیچ یەکێک لەم ڕێکارانەی کە فەیسبوک دایناوە وەکو هێڵی سوور کە ناوی بەزێنی هیچیان نییە بۆ نمونە ئێمە یەکێک لەوانە ئەخیر سزامان کە بۆ هاتوتەوە ئەڵێن مامۆستایانی زانکۆ لە بەردەمی زانکۆ بەرەو بینای پارێزگای سلێمانی بەڕێکەوتن ئەمەنە جوملەی لەسەرە ئیتر ئەمە بۆ 3000 بۆ بە سزا لەسەرمان نەک جارێش ڤیدیۆکە هی خۆمانە هیچ شتێکی تیانە مەسەن بۆ نمونە هیچ سزایەک بڵێن هیچ لادانێک بێت لەو ئیتیک و لەو ڕێنمایی و یاسایانەی کە فەیسبوک بۆ کاری پەیجەکان دیاری کردویان بۆ شێوازی پەبلیشکردنی بابەتێک دیاری کردووە ئەوەی بەلای ئێمە کە هەرچە لە من تەکنیکی نیم تا کارۆ بزێتە شارەزای لەوەیان ئەتوانێت دواتر بۆمان ڕوونکاتەوە بەس ئەوەی ئێمە بەلامانەوە گرنگە ئەوەیە هاوکات لەگەڵ ئەم هێرشە ئەلکترۆنیە کە دروستەکە پێشەچیان هەیە بۆ نمونە هەڕەشیان هەیە بۆ نمونە پێشتر بەپێی معلومات و بەپێی ئەو شتانێکان هەڕەشت لێکن ئەڵێن تۆ ئەلف با زیم دال ئەەکەیت ئەهلا وسەهلا ناکەیت ئێمە ئیشی خۆمانەکەی پێشنیاریشت بۆ ئەکەن سەرەتا بە خستنە بەردەستی کۆمەڵک ئۆفەر پێتەڵەن ئەلف با زیم ئێمە بۆ تەکەین ئاوا بکە ئاوا بکە تۆ پێویست بە فلان شتە فلان فەرهاگت هەیە بۆت پڕەکەین و ئاوات بۆ ئەکەین ئاوا بکەین ئیتر کە تۆ ئەزانی لە دوای هەر جێبەجێکردنی خواستێکی تۆ ئامانجێکی دیکەیان هەیە کە ڕەفزی ئەەکەیتەوە ئیتر دێت بابەتەکانی خۆیان ئەوەی کە لای ئێمە بڵاو بێت و هەر لەسەر خۆمان ئەیکەنەوە بە سزا لە کاتێکا من ئەوانە پیشان ئەو سزانێکە بۆ ئێمە هاتۆ پیشانی خەڵک تەکنیکیمدا لێتینە شارەوە تعدی یەکەم جارە ئەو زۆرە سزای ببینم کە لە کاتێکە سزای زۆر گەورەتری لەسەر خەڵک لابردو ئەم کەسێک کە من بینیمە لەگەڵی دانیشتوم کە کەسێکی تەکنیکیە کە چێڵە ئەمە شتێکی زۆر زۆر نوێیە مەسا ئەمەی کە ئێمە ئێستا لێت ئەوەکەین هەر ئەم کەسێک کە ئیشەکەی کردووە کە یەک شتیشی تیا هەیە فەیسبوک تۆزێک شەفافە پێتەڵێ لەکوێوە ڕیپۆرتەکەت بۆ ینی موقعەکەت پێ ئەڵێ یا هەنە جار کەسەکانیشت بۆ دیاریەکە هەمان ئەو کەسە وتوێتی 28 هەواڵم لەسەریان کردو بە فەیک نیوس 28 بابەت ئامادەکە تا ئێستا هەشتیان بۆ چۆتۆ فعلەن دەقیقەن و ئەو هەشتمان بۆ هات بە ئەو کاتەی ئەو قسەکەی کردو یعنی هەشتا 20 دیکەش کەواتە لە ڕێگایە اینجا ئەبێ بەو هێڵە سوورانەی کە بەرەو داخستن و بەرەو ئەوە ئەڕۆین من بەشێکی ئەم شتانەی کە ئەکرێ ئەگەر چەنەی کە
ئیزعاجکردنە و ماندووکردنتە و بێزارکردنتە بۆ ئەوەی کە تۆ لەم کارانە واز بێنی یا پەشیمان بیتەوە یان تااقەتە لێ نەمێنێت بەشێکی دیکەی ئەوە دەی دڵخۆشیە کە تۆ چۆنەڵی کاریگەریت هەبوو ئەم زانیاریانەی تۆ دەست خستووە فعلەن زانیاری دقیق بوون ئەجینە ئەگەر زانیاری فەیک بێ یان شتی ناڕاست بڵاوکە بێتەوە یا دەستگایەک کە کاریگەریت نەبوو بێت کەس نایە ئەم شەڕەت پێ بفرۆشە یان ئەم ئاستەنگانت بۆ دروستکە یعنی ئەلەمە ئەم بۆعدەی جێگای دڵخۆشیە و وامان لێکا کە لە پێیجێکی دیکەوە بێ لە دەستگا لەسەر لە نوێ لە سفرۆ دەست پێکردنەوە لەوە بێزار نەبی یا بێ ئەمەل نەبی کە پێت وا بێ ئەمەیان کرد تۆ تر لە گۆشەیەکە حەسرەکرێت و ناتوانانی هیچ ئیشێکی دیکە بکەیت من هەرەوە نەقسێم هەبوو و ئەوەی بەلاشمەوە گرنگە سەراحەتەن ئەوەیە کە کاری هاوبەش و هەڵوێستی هاوبەش ڕەنگە زۆرشت بگۆڕێ ڕەنگە تێڕوانی دەسەڵات یان ئەوانەی کە ئەم کارە ئەکەن کە گرە و لەسەر پەرکردنی ئەوەکان گرە و لەسەرەوەکەن ئەلف دوژمنی جین بێ و باعش دوژمنی هەردووشیان بێت ئەمە تۆزێک تا حدێک لە ماوە ڕابردووە پێم وایە سەرکەوتوو بوون دائیمەن دەستگا میدیاییەکان ئەوانەی کە کاریگەریان هەیە لە گۆڕەپانەکەیە ئەگەر هیچیشان لەگەڵ یەکترانە و بێوەکو ناخۆشی بەڵام دوورکەوتنەوە هەبوو لەگەڵیان ئەگەر ئەم جۆرە کێشە و گرفتانەی کە هاتوون ببێتە دەستپێکی کاری هاوبەش ڕەنگە زۆرێک بێت لە پارێزبەندی بۆ خۆمان کە بۆ خۆمانی دروست بکەن پێم وایە کاگە من بەهۆی ئەوەی کە ئەو شتانیان زۆر ڕوبەڕوو بووە باسێکی زۆری هەمووی کرد بە وردیش باسی کرد چونکە بە هەموو جۆرێکیان دش بەکارێنەوە هەموو جۆرە هێرشەکانیان دش بەکارێنەوە ئەو هێرشانەیە کرێ بە سێ جۆرەوە هێرشێکیان پشت بە هەڵەی خۆتە بەسێت ئەگەڕێت بە هەڵەکانت دیاریەکات هێرشێکیان هەوڵی هاکردنە هێرشێکیان کەڵەکەبوونی ڕیپۆرتە ئەوەی کە ئەبێ بە سپام دوایەوە ئەوەی کە سوود لە هەڵەکانی تۆ وەرەگرێ من وابزانم کاک مەسعود ساڵی پار ستاندەر سزادرا پەیجە گەورەکەیان ئەچوون ئەزانم سیرمە کردەوە ئەچوون پۆستە کۆنەکانیان ڕیپۆرتە کرد بەتایبەت ستاندەر پێیجێکی زۆر کۆم بوو ستاندەر پێیجێکی کۆم بوو ئەو پۆستانەی کە باسی داعشی تیاکرا باسی پەخەکەی تیاکرا وێنەی عەبدوڵڵا ئۆجەلان بوو تەنانەت ئێستا بنووسین کاتێک لە فەیسبووکە سێرچ بۆ ناوی پەکەکە بکەیت پێ دەڵێت تۆ ئەمە سێرچ بۆ شتێکی هی نەکەیت شتێکی ڕێکخراوێکی تیرۆریستیە ڕێکخراوێکی تۆمڕەوە ئەم شتانەیە بە کورتی لە یەکەم حاڵەتە سوود لە هەڵەکانی خۆت وەرەگرن دژی خۆت بەکارێنەوە دوم جۆر هەوڵی هاکردنە تاوان ئەگەڕێن ئەو ئیدیتەرێکی دەستکەوێت کێشەی نییە ئیشی خۆیەکات شەر نییە ئەدمینی دەستکەوێت شەر نییە بزنس ئۆنەرەکەی دەستکەوێت یەک ئیدیتەری دەستکەوێت ئیشی خۆیەکات و هیچ کێشەی لەگەڵان نییە چونکە ئەو پێشتر داتای حازر کردو بەزەوەی بێت ناو پێیجەکەی تۆ چیتیا پۆستەکات ئەسڵەن جاری وایە 200 پۆست پێکەوە ئەکات ئەسڵەن پێویستیشی بە تێکس نییە داینێت تایە باشە جگە لە پەیجە میدیاکان لە ماوەیە لە شەڕی نێوان هاوسەرۆکی یەکێتیە بینیمان ئەچوونە ناو پەیجەکان یەکتر و یەکتریان ها کرد لە ماوەیەکی کەمە پەیجەکان بەداخستنەیە یعنی ئەم شتە تەنها بۆسە میدیاکان نەبوو بۆ ناو خۆشیانە بەکاریانەیەنە هەڵی سێم ریپۆرتە جا ساڵانی پێشوو ئەم ریپۆرتە چۆن بوو بەسەراحەدا ئەمە باهین نوێت من خۆم ئەزانم خەڵکەمە یاسی کابرا ئەیوت کارمەندێکم هینە ئەندامێکم لێ لە فلان کۆمیتێ لە فلان لە فلان ناوچێ هیچی پێ ناکەم ئەی خستە گروپێکەوە تعلیماتێکی ئەیا پێ ئەوت ئەمە ئاوا ریپۆرتەکەیت جاران گروپ هەبوو لینکێکی ناردە گروپەکەەوە بەم شێوەیە ریپۆرتیکەن بەم شێوەیە کاریگەرترینە یان یەک کەسە بوو سەرپەرشتیانە کرد ئێستا ئەوە نەماوە ئێستا سۆفتوێرە هەیە سۆفتوێرە گرانبەها هەیە شتێ پێوترێت ئۆتۆریپۆرت جام ئۆتۆریپۆرتە لێک ڤێرژنەوە هەیەی تا 5 ڤێرژن و تا ڤێرژنی دەشی هەیە سۆفتوێرەکە خۆی لە ئەسڵا سۆفتوێرێکی هندیە کۆمەڵە دیڤلۆپەری هندی دایانناوە کۆمەڵ ئەکاونتی حازریە تۆ تەنها لیnkەکەیەیتێ ئەتوانێت لە ماوەی 1 ساعاتە 1000 ریپۆرتی لێبات فەیسبووکیش کارمەندێکی یانی مرۆڤ ڕیڤیو یان پێداچوونەوە بۆ ئەم ریپۆرتانە ناکات ئەگرێت بەسەراحەت ئەو زیرەکی دەستکردی هەیە ئەم زیرەکی دەستکردە کابرا ئەڵێت ئەمە ریپۆرتێک نییە دوان نییە 200 ریپۆرتە دەیە کاتە ئەدرێت هەڵبەتە ئەبێ شتێکی خراپ بێت بۆیە ئەبێتە سپام باشە ئەگەر مەسەلەن هەنێک شتەیە دژی یاساکانی فەیسبووکە ڕێک پێێتەڵێ ئەمە یەک کەس ریپۆرتی بکات لاچێ پێویست ناکات بەڵام کابرایە دێت لێ کاتا 200 ریپۆرتی لێە فەیسبووک خۆی ئۆتۆماتیکی لایەبات ئەڵێ بێگومان ئەمە شتێکی خراپە جا وەکو چۆن لە هەر بەڵگەوتاوانە هەر کەسە و
شوێن بەجێ خۆی بەجێڵات ئەم کەسانش کە میشانەکەن شوێن پەنجیان دیارە یعنی ڕاستە ئێستا کابرا دەدەسەڵات هەڵێن دەسەڵات زۆر بە ئەم هێرشانەکە بەڵام بەسەراحە خەڵکی تریژێ ئیکات و شوێن پەنجەشی جیاوازە لەوەی کە مەسەن یەکێتی و پارتیەکەن گەربیکەن ئەوەی کەسەکەی ترێکات هەمان سیستمی ئەم بەکار نایێت کابرا هەیە شتە قۆزێتەوە تۆ راپۆرتێکەکەیت لە راپۆرتەکەیە پێنج چرکە بەکارێناوە لە ڤیدیۆیەکە کە ئەو مڵکێتی کەنا فڵان کەناڵ مڵکێتی بۆ پێنج چرکەیە توانێت سزا بخاتە سەر تۆ ئەم شتە تەنها یەکێتی و پارتی نایکەن خەڵکی دیکە شەیکات ئەوەی ئێستا کاری ئەوەی ئێستا من لە بوار بۆ پێی خۆم سێرم کرد و خۆم ئەزانم لێ هەموو ئەو ڕیپۆرتانی جاری دووەم بەهۆی ئۆتۆڕیپۆرتەوە بوو یعنی هیچ شتێکی نییە کە بوار سەرپێچی یاساکی فەیسبووکی کردبێت ئینجام ڕیپۆرتانە بێت لە پەیجی یەکەما کە سوتا داخرا ڕاستە هەڵی خۆمانی تیا بوو باشە وەڵام هێشتا پۆستەکە ئەو پۆستەی کە سزادا لەسەری پۆست نەکرابوو سکێجۆڵ کرابوو یعنی دانرابوو سبەی پۆست بکرێت لە بەرنامە دانرابوو سبەی پۆست کرێت بەڵام چونکە ئەم پەیجە پێشتر ڕیپۆرتی بەردەوامی لێدراوە فەیسبوک چاودێری لەسەر دروست کردووە تەنانەت پۆستەکە سکێجۆڵ کراوە بڕات فەیسبوک کردیە بە سزا و لای برد بەڵام لە پەیجی دووەمە هیچ شتێک پۆست نەکراوە کە دژی بچووکترین یاسای فەیسبوکی بێت تەنها ئەو کەڵەکەبوونی ڕیپۆرتانەیە و من دڵنیاشم بەردەوام بن لەسەری چکە شتێک نییە تۆ کۆنترۆڵی بکرێت ئەوەشی هەیە کە پێشەوەی ڕیپۆرتەکە و لێ ئەو کاکیبرای مەڵێت پێشەوەی ڕیپۆرتەکەش لێ ئاگادار دەکاتەوە دوایەوەش ڕیپۆرتەکەی لێیت پێش دەڵێتەوە کرد دووبارەیەکەیتەوە منیش دووبارەیەکەمەوە چکە بەسەڕا هەشتەکە بۆ زۆر ئاسانە هیچ پێویست ناکات کابرا دانیش 300-400 کەس کۆ بکاتەوە دوو کەسی بەسە ئەڵێ فڵان پەیج ئیشم بۆ بکە لەسەری لە بری لینکێک 100 لینکی تێخات 100 لینکی ئەو پەیجەی تۆی تێکات بەر هەزاران ڕیپۆرتە درێت بەسەڕا دەرەوە بوو تا ئێستا چارەسەری زۆر زەحمەتە فەیسبوک بەکارنێنیت هەرەوە چارەسەرە بەکارێنێن یان پرابیتە بەش شێرکردنی پۆستی وێبسایت وێبسایتەکە زۆر هینترە سەلامەترە تۆ نەوێنە پۆستەکەیت نە ڤیدیۆ پۆستەکەیت تەنها شتی شوێنی تر شێرەکەیتەوە یاخۆت پەیجی دووەمە هەبێت ئەم حالەشتا ئێستا من خۆم بەکارمێناوە چەند کەسێکی تیش کە پێم وتون بەکارێن ناوە ئیشمانە گەڵاکردن پەیجی دووەم دانێت شتەکان لە پەیجی دووەمەوە شێرەکاتە پەیجی یەکەم ئەو کاتە پەیجی یەکەم کە پەیجێک ئەساسیەکەتە پارێزراوە بێت لە هەموو جۆرە ریپۆرتێک لە هەموو جۆرە سپامێک لە هەموو جۆرە کۆپیڕایتێک هەر سزایەکە بۆ بێ بۆ پەیجی یەکەم ڕوات تا ئێستا وەڵا هیچ حالێکی تر نییە بۆ من 2002 سایتمان دروست کردووە ئێمە سایت نەبوو لە کوردستان پێشتر لەو کاتەوە تا ئێستا هجووم بەردەوامە ئەتاکەر هەیە بەس 2010 تۆڕی کۆمەڵایەتی هاتە کوردستان بە فەیسبوک ئێستاش لە ساهشتای تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕاستیسە تویتەر و تیکتۆک و ئەمانە هەیە ئەمە شەڕێک وەکو کاکە باسی کرد بە ئێمە کۆنترۆڵ نابێت من حیزبێکی گەورە و گران لە پشتی سایتێکە بە حەوت زمان هەرچی خەبیری دنیای هێنامان ناتوانین بەرگەی ئەم هجوومە بگرین 50 پێیج زیاترمان فەوتاوە ئێستا ئەگەر حساب بکەی بە 15-20 ملیۆن لایکم فرۆشتووە بەم حساب و کتابی کە باسەکرێ نوێنەرمان ناردۆتە ئۆفیسی ڕئیسی لە نیویۆرک لە سویسرا لە پاریس لە ئیرلەندا لە دەوحا لە بەیروت ئەڵێ نازانی نەمە چییە یعنی ئەمە شتێکی تۆ خەلەلێکت نەکردو تا بڵێ ئەمە عقوبەی خەلەلەکەیە لەسەر تۆ بەڵام وەی کە ئێستا ئەمە ئاخر جارکە کۆمەڵی خەبیری فەڕەنسی باسیکرا لێ خۆتان گروپتان دروست کردووە دیارە یەک لە دژی یەک فعلی نەک مەشین ئەو مەشینەش هەیە ئێستا کاکە باسیەکات بەرنامەیە کە سۆفتوێرێکە دایە بزینی بەجارێکە ئەگەر نەتوانێت بتشکێنێ بەجارێکە وا ئەکات کە تۆ پەیجەکە 2000 کەسی 3000 کەسی لەسەر بێت ئەیتەپێنێ کە ئەتەپێت بانی پێ ئەڵێن نابینێت ئیتر تۆ هەرچی بڵاوەکەیتەوە کە خەڵک نەیبینێ ینی ساتێ بە هەمان شێوە ئێستا سەوا 7 ملیۆن لایکی هەیە حڕە 6 ملیۆن لایکی هەیە کە بینەکە سپۆنسەری لێ نەیە 20 کەسی بینێت ئەی بۆ سایتی فلان با ناوی هیچ نەبین فلان لێرە کە کلیکێکە کە خەبەرێک دابزێنێت دوای 3 دقیقە 30,000 لایکی بووێتەوە ملیۆنێک ڤیو بووێتەوە ئەمە لێرە یاریکردنیە کە بەم تەکنیکی کە ئێمە چەند شارەزابین بەڵام خەڵکێکی لە تۆ شارەزاترا تۆ چەند ئیش بکەیت وەک سندیکا هیچمان بەدەستەوە نیە یاسایەک
تەقدیم کراوە بە یاسای میدیای ئەلکترۆنی و سوشال میدیا ئەم یاسایە بێ بڕاتە خانی جێبەجێکردنەوە هەندێک وردەکاری لەسەر هاک و لەسەر بان و لەسەر تێشکان و لەسەر ڤایرۆس و لەسەر ئەمانەتیە کە زۆر سەطحیە ینی ئەوە نییە کە چارەسەری ئەم کێشانە بکات ئەوش ێستا لەوێ گەشتۆتە مەرحەلەیە کە وەستاوە ینی بۆ لەبەرەوەی بە دەردی ئەڵێ خراپەکانی لە باشەکانی زیاترە ئەجنا وەکەوەی تۆ بتەوێت بنیشی سایتێ ئیشە بکەیت و مشکلت نەبێت لێرە ناتوانیت پێشتر سایت ئەشکێنرا ئێمە سایتەکەمان محاولی هاکی بووە من پێرێوارە زۆر تەلەفۆنێک بۆ ئەو ڕقەمی کە لەسەر سایتەکەی داماننا ئەهات داوای ڤیددیۆ کۆڵیان کرد بە فەنیەکانە وتم بیکەنەوە لەگەڵی کردیانەوە کۆمەڵ خەڵک من لە پاکستانەوە 0 نەوت کەوت نەقسەکردن بۆ ئۆردوو دەستکردن بە جنێودان یعنی ئەوە نییە وا ئەکەین و تێتانە شکێن و کاکە هیچ ڕەپێکی پاکستان بە سایتی ڕسمیەکێتیەوە نییە بەڵام ئەمە مرتەزەقەن بە پارە ئیش بۆ تۆەکەن ئیش بۆ منەکەن ئیش بۆ ئەوەکەن ئیش بۆ ئەوەکەن ئەجینا لەسەر سفرەیەکیان دانابوو هینان کردبوو بەم شێوەیە ینی ئەمە بەسڕاحەت دەڵێم ینی کەمە گەشتۆتە ئەو حەدەی کە مەسەلەن محاولی پێشومان گروپێکی چیچانی هات بیشکێنێت باشکرا نامەد بۆ نێر ئەڵێ ئێمە خەڵکی چیچانین ئەوە نەکەین ئەوە ئەکەین داوای پارەت لێکە تۆ پارە ئەم شەڕە بۆچی اختیاری من کراوە لە بینی هەمویانە سندیکە زۆر عاجزە لەم شوێنە ڕەڵم عاجزانی دەستەوەستان وەستاوە هیچ شتێک لە دەستانیە چونکە تۆ چەند بزانیت سایتی پنتاگۆن ساڵ و نوێک لەم و پێش مناڵێکی 11 ساڵ هاکی کرد چوە ناو ئەسرار و مەلەفات و هەموو شتێکەوە لەبەرەوە ئەگەر من ئەڵێن کە شەرت نییە هەموو جارێکیشت دەسەڵات ئەمە بکات چونکە تا ئێمە خۆمان بەحساب بۆ سیفەتی دەسەڵاتم گیرم خواردوو بەدەستیەوە بێگومان پێویستم بە هاوکاری نەکرد پێویستم بە حادیسە من بەشی ڕووسی کێ لێرە ئیبینێت ینی بەشێکی ئەوە ئەکتیڤ نییە کە تۆ خەڵک بەس بۆی محاولی هاکردنی بەشی ڕووسیەکەی بەشی کرماجەکەم هەتا ئێستا 30 دانەجار هەر جارێک بە بیانووی ڕسمێکی پەکەکە و عالمێکی پەکەکە و باشە خۆ ئەمن ستاندەر نکراوە کە سایت لۆگ بکرێت لەبەرەوەی کە تۆ ڕسمێکی عەبدوڵڵا جاران بڵاو باشە سایتەکانی تورکیا بۆچی لۆگ ناکرێت بەیانی تیاوە ڕسمی هەمویان بڵاوکاتەوە ئەمە ئەو گروپانەیە ئەوەی کە من زانی بێتم کورد و کرماچ گروپێک هەیە 500 کەس بە تەوجیهات ئیشەکەن و موچشیان هەیە ئەم 500 کەسە خەبەرێکی زۆر ئاسایی خۆپشاندانێکی سلێمانیت بۆ ریپۆرتەکە ئەش گوێلەوە ئەگرێت فەیسبووکیش مەشینە بەشەرنی هەتا تۆ مۆزفێکت دەستەکەوێت لە فەیسبوک قسەی لەگەڵ بکەیت هەفتەیە 2 هەفتی پێچێ تا کادرێکە نێریت کەسێکە نێریت حیوارێکیان لەگەڵ بکە ویزی بۆ وەرەگریت و ئەی نێریت و پارە سەرفەکەیت و ئەملا ئەولا پارەکەش بەزای ئاچێتەوە لە باشە بەسەر چاو ورد و درێژ هەموو شتێک دیراسەکە بەڵام هیچ ناکرێت ئەمە کێشەکە کەواتە ئەزەلیە من لە 2002 تیاژی مەتا ئێستا خراپ بووە باش نبوو بەداخەوە زۆر سپاس بۆ ئەم دیداری کە ڕێکتان خستۆ زۆر گرنگە و لە کاتێکی زۆر حساسیشایە وەکو دوو برادەرە باسی کرد سەرەتا ئەمێوە بڵێم ئێمە لە هەرێمی کوردستانە کە باز لە هەر قەزیە بکەین پێشگرەکەی ئازادی بێ مشکلی زۆری تایە مۆزوعی ئازادی ژنەوەرە بۆ مۆزوعی ئازادی ئاینەکان بۆ مۆزوعی ئازادی بیر و ڕاو ئازادی خۆپشاندان و ئازادی میدیا بەنسبەت ئەوەی پەیوەندیدارە بە ئازادی میدیا و بیر و ڕاوە ئەگەر بێت و ئێمە باسی ئازادی ئەنتەرنێت نەکەین ئیشەکەمان زۆر نوقسانی هەبوو بەداخەوە لە ماوەی ڕابردووە لە ئەدەبیاتی ئێمە لە ئەدەبیاتی چالاکوانەکانە لە ئەدەبیاتی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیا کەمتر بازمان لە کێشەی ئازادی ئەنتەرنێت کردووە طبعاً لایەنە تەکنیکیەکەی وانە کە برادران باسی کرد من نایە مەسەری مۆزوع تێڕوانینی دەسەڵاتی سیاسی بۆ مۆزۆی ئازادی ئەنتەرنێت وڵاتە نادیموکراسیەکان لە ماوەی ڕابردووە هەرچی ڕەخلیان هاتۆتە سەر هەر لە بڵێن بەهاری عەرەبیەوە وەرە لەسەر مۆزوعی ئەم قەزیە بۆ ئازادی ئەنتەرنێت بووە چونکە لەڕێی ئەنتەرنێت و پلاتفۆرمەکانیەوە توانراوە کە حەشدی شەقام بکرێت توانراوە کە شۆڕش ڕێک بخرێت توانراوە تەنانەت نیزامی سیاسیش بگۆڕێ لەبەرەوە نیزامی نادیموکراسی پەنا بۆ هەزار شێواز ئەبن بۆ ئەوەی کە ئەم ئازادیە بەرتەسکەنەوە لە هەرێمی کوردستان و عێراقیش بەرتەسکردنەوەی ئەم ئازادی ئەنتەرنێت لە برەودایە لە ساڵانی ڕابردوو کەمتر بووە ئێستا زیاتر بووە چونکە کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر شەقام و لەسەر ڕای گشتی زیاتر بووە میدیا مزاقیەتی وەرگوتووە زۆرێ لە میدیاکان خەڵک زۆر ئەیان بینێ و خەڵک زۆر
کاریگەری زۆری هەیە بەسەر خەڵکەوە شتێکی زۆر تەبیعیەکە ئێمە چاوەڕێی ئەوە بکەین لە حکوومەتی عێراقی و لە حکوومەتی هەرێمی کوردستانیش یاخود لە دەستگا ئەمنیەکانی یەکێتی و پارتی کە پەنا بۆ مۆزوعی تەجەسوس ببن چکە لە ڕێ ئەنتەرنێتەوە هەم تەجەسوس زیاد بۆ لەسەر چالاکوان و هەم چوونە ناو ژیانی تایبەتی خەڵک زیاد بووە تەنانەت ئەگەر سەرنجتان نابێت لە ماوەی ڕابردووە زۆر تەرکیز کراوەتە سەرماهین یعنی زەخت زۆر بۆ لەسەر شەریکەی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکانی تر لەسەر مۆزوعی هەواڵی درۆ تۆ بڕۆن تەماشای سایتەکەی UN بکەن هی یۆنسکۆ بکەن هی ئەوانی ترکەن بزانە یان ڕێکخراوە نێودەوڵەتەکان بکەن چۆن تەرکیزیان کردوتە سەر ئەمە یعنی زەختێکی زۆریان کردوتە سەر شەریکەی فەیسبوک بۆی فەیسبوک ڕقابە بخاتە سەر خۆی ڕقابە بخاتە سەر خۆی بۆی ڕقابە نەکرێت لە ڕێی یاساکانەوە یعنی یاسای وەتەنی و ڕقابەی نەکرێتە سەر پێویستەکە کە فەیسبوک ڕقابە بکاتە سەر خۆی چۆن ڕقابەی کردە سەر خۆی فەیسبوک لەوانەیە کاکە کارۆخ زیاتر بزانێ ئەم هینەی هێناوەتی پێشەوە محارەبەکردنی تەزلین محارەبەکردنی هەواڵی درۆ ئەوانە کە ئێمە ئێستا ئیشیریەکەین وەکو سەنتەری میترۆ ئەمە کراوە بە یافیتە ڕەنگە ئەم جێیشە ئەلکترۆنیکە یەکێتی و پارتی ئێستا بڵێن کردویانەتە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەمی پێهاکەکەن ئەوی پێهاکەکەن لەژێر ئەم یافیتە بێ لەژێر ئەم مۆزوع بێ سلااو کاک حەمەد سلااو لە هەموو دۆستانەی لەوێن بەڕاستی لە ڕۆژگارێکی وا تاریک لە دۆخی هەرێمی کوردستان کە ئینسانە بینێ بەتایبەت بۆ ئێمە کە لە دەرەوەین بینێت کۆمەڵی خەڵکە سەرڕایەوەی ژیانی لە مەترسیدا سەرڕاوی ڕۆژانە هەڕاشەی کوشتنی لەکرێ بەڵام بەردەوامە لە شەڕکردن لە پێناو ئازادی لە پێناو عەدالەتی کۆمەڵایەتی و ئابووری لە پێناو ژیانێکی باشتر لە هەموو خەڵک بەتابەت خەڵکی هەژار و بێدەرەتان و ڕەنجدەر ئەوە زۆر جێی دڵخۆشیە بەڕاستی و زۆر ئەوە بەرزە نرخینم کە ڕۆژنامەنووسانی ئێمە سەرڕای هەموو ئەو ڕووداوانی کە لە کوردستان ڕوویاندایە بەڵام هێشتاش خەڵکێکەیە کە بەڕاستی لە پێناو ئازادیدا ئامادەی قوربانیدانە و ئەو شەڕاکە کە پێویستە هەمومان لە پێناویدا بەردەوام بێت سەبارەت بە پرسیارەکەت کاک حەمەد مەسەلەی هاک و مەسەلەی سایبەر سێکیوریتی یان ئەو مەسەلانەی کە لەسەر سۆشیال میدیا ڕووەدا لە هەرێمی کوردستاندا شتێکی زۆر نێودەوڵەتیە لە زۆربەی وڵاتاندا ڕووەدا بەڵام هەر لەبەرەوەشە یعنی ئێستا زۆربەی میدیاکان کۆمپانیای زۆر گەورە هەیە بۆ سایبەر سێکیوریتی و بۆ خۆپاراستن تابەت وێبسایتەکان زۆر ئاگاداری خۆیانن بۆ مەسەلەی هاکردن شتێک نییە کە تەنها لە هەرێمی کوردستاندا ڕوودا بەڵام ئەوەی کە ناساییە ئەوەیە کە لە هەرێمی کوردستاندا ڕووەدا دەسەڵاتی سیاسی حیزبە سیاسیەکان لەبری ئەوەی هەوڵ بدەن پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا ئینتەرنێت خەڵک تێدا ئاسوودە بێ بە ئازادانە قسەی تێدا بکە و دۆخێک بۆ ڕۆژنامەنووسان دروست بێ کە هەمووان بە ئازادی تێدا بنووسن بیرکەنەوە بڵاو بکەنەوە دەسەڵاتی سیاسی خۆی مەترسیەکی گەورەیە دەسەڵاتی سیاسی و حیزبە سیاسیەکان خۆیان بەشێکن لەو هێرشانەی کە بۆ سەر سۆشیال میدیا کرێ یاخود بۆ سەر وێبسایتەکانەکرێ لە وڵاتانی دیموکراسیایە لە دەرەوە زۆربەی وڵاتان حکوومەتەکان قانونی زۆر جددی دەرەکەن بۆی سۆشیال میدیا بتوانن پلاتفۆرمێکی باشتر بێ پلاتفۆرمێک بێ کە زۆربەی هاوڵاتیان بتوانن بەشداری تێدا بکەن بۆ نمونە ئێستا لە زۆربەی وڵاتانەی کە باسی دیموکراسیەکرێ هەوڵەدەن قانونێک دەربکرێ یان ئەو قانونی سۆشیال میدیانەوەیە کە هەوڵەدەن ئەوەی کە لە سۆشیال میدیادا بڵاوکرێتەوە هاوتا بێ لەگەڵ مافەکان ئینسان دژی دیموکراسی نەبێ دژی سێکسیزم نەبێ واتاوەی بڵاوکرێتەوە دژی ژنان یاخود شتێک نەبێ کە فەیک نیوز نەبێ یاخود شتێک نەبێ کە ڕیسیزم نەبێ دژی نێتەوەکانی دیکە یاخود هەوڵێک نەبێ کە هەوڵ بدات بۆ دروستکردنی دووبەرەچی بۆ نمونەوەی کە دۆناڵد ترامپ بۆ کەسێکی ڕایتوینگ و کەسێکی ڕاست لە ئەمریکا تەنانەت تویتەر یعنی سەرۆکی ئەمریکا بوو کەتی دایخست بەڵام ئەوە خودی دەسەڵاتە هەوڵەدا پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا پلاتفۆرمن بۆ ئەوەی کە خۆشەویستی هەواڵی باش دژایەتی فەیک نیوز دژایەتی ڕیسیزم دژایەتی سێکسیزمی تێدا بکرێ نەکەوەی کە لە هەرێمی کوردستاندا ئەکرێ
لە کاتێکدا خەڵکی هەرێمی کوردستان موچەی ماگانەی پێ نادرێ کەچی دەسەڵاتی سیاسی دێ 500 کەس بندیوار تەعینەکە تەنها بۆی لەو دەنگە ئازادی خوازانە بدەن لەو میدیا ئازادی خوازانە بدەن کە هەوڵەدەن دیموکراسی بڵاو بکەنەوە هەوڵەدەن دژایەتی گەندەڵی بکرێت ئەوەی کە درۆ میدیا و بوار نیوز و دیپلۆماتیک مەگەزین و هەموو ڕۆژنامە سەکانی دیکە کە لە پێناوی ئازادی و دیموکراسیدا هەوڵەدەن ڕوبەڕووی بنەوە ئەگەر ئەوە لە وڵاتێکی دیموکراسی بووە ئەوان بە باشترین شێواز بە جوانترین شێواز پێشوازیان لێ یەکرا و دەستخۆشیان لێ یەکرا و شتێک نییە لە دنیادا یعنی تۆ تەماشا بکە دەسەڵاتی سیاسی لە ئاستی باڵاوە سەرۆکی حکوومەتەیە جێگری سەرۆکی حکوومەتەیە سەرۆکی حیزبە هاو سەرۆکی حیزبە کەچی دێست خەریکی سۆشیال میدیایە بزانین کام ڕۆژنامەنووس کام میدیا قسەیەکی لەسەرەکە بەڕێزجان ئەوە ئیشی تووە هەوڵدەی ئەو گەندەڵیانی کە لە وڵاتەکەتداهەیە کە لە حکوومەتەکەتدایە کە لە شارەکەتداهەیە بنبڕی بکەی نەکبێی میدیایەکی وەکو دیپلۆماتیک مەگەزین گەندەڵێشی بڵاو کردوتەوە داژیرکردنی زەوی زاری لە سلێمانی بڵاو کردوتەوە تۆ دەی 500 کەس هێرشێ کاتە سەرێ بەڕاستیوانە ئەوەی کە لە کوردستان ڕدا شتێکی زۆر سەیر و سەمەرەیە لە دنیادا شتیوانیە یعنی حتا بۆ نمونە لێرانە کۆمەڵێک گروپی چەتەی میدیاین کە پارەیان پێدرێ کە دژی دیموکراسین کە سێکسیستن کە ڕیسیستن ئەوانن هێرشەکەنە سەر سۆشیال میدیا و ئازادی خوازان بەڵام لە کوردستان حکومەت دژاتی ئەوانەکە حکومەت میدیا ئەپارێزی ڕۆژنامەنووسان ئەپارێزی لە کوردستاندا ڕێک پێچەوانەوەیە حکومەت خۆی ئەو گروپە چەتە سایبەرەیەکە هێرشە کاتە سەر ئازادی خوازان یعنی ئەوە زۆر ڕووداوێکی زۆر یعنی دیاردەیەکی زۆر ناشرینە بۆ هەرێمی کوردستان هەر لەبەرەوەشە تۆ تەماشا بکە بەتایبەت بە هەتا ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستانیش کرا وێنەی هەرێمی کوردستان تا ڕادەیەک لە دنیادا راپۆرتی باش هەرچەندە ئێمە ڕەخنەمان لەو وێناکردنەی میدیای نێودەوڵەتی بوو لەسەر میدیای لەسەر کوردستاندا بەڵام تۆ تەماشاکە لە ڕیفراندۆمە 2 راپۆرتی باشم پێ بڵێ لە میدیای نێودەوڵەتیدا لەسەر هەرێمی کوردستاندا بڵاوبوویتەوە مەسرور بارزانی 2 کۆمپانیا زۆر گەورەی لە بەریتانیا کۆمپانیای PR بەکرێ گرتووە ماگانە $1,000 داتێت تەنها بۆی وێنەی ناشرینی خۆی کەمێک جوان بکە بەڵامە بینی میدیا چۆن لەسەری ئەنووسێ میدیا چۆن لەسەر حکوومەت هەرێمی کوردستانە نووس ئێستا میدیای نێودەوڵەتی زیاتر ئارەزووی لەوە هەیە لەسەر گەندەڵی لەسەر هەرێمی کوردستان بنووسێ نەکوەکۆی لە ڕابردوودا هەبوو کە وێنەیەک پیشانی هەرێمی کوردستانەدرا عێراقەکەی تر لە عێراقێکی تر هەیە لە عێراقدا کە عێراقی کوردستانە ببینن کوردەکان چۆن پێشتر جینۆسای دەکران بەڵام ئێستا لە هەرێمی کوردستان زۆرێک لە سەقامگیری هەیە ئەو پوختی بینەوە سەر تەوەرە ڕئیسەکەی خۆمان ئەم پرسیارەش بکەم ئێمە چۆن ناتوانین ڕوبەڕووی ئەو هێرشانە ببینەوە یا چۆن مامەڵی لەگەڵاکەین یا چۆن ئەوەی کە پێوەستە بە خۆشمانەوە یعنی بەشێکی ڕەم بێ ئەوەی کە کاکار و باس کرد بەشێکی پێوەستە بە شارەزانەبوونی خۆمان یعنی ئێمە چۆن بتوانین مامەڵە لەگەڵەوە بکەین کاکەم بۆیان من تەنها دوو ڕێگا بینم ڕێگایشیان ئەوەیە کە ئێمە چونکە زۆر جار میدیای کوردی بە هەموو میدیانەی کە ئازاد و ئەهلی و دیموکراسی خواچین زۆر جارە بینی کە زۆر شت بڵاوەکەنەوە بۆ نمونە یعنی ئەگەر کەمێک لێی وردیەوە زۆر ئەکرێ دژی ئەو بوارە بێ ئەو دژی ئەو قانونانە بێ کە لە فەیسبوکدا هەن بۆ نمونە زۆر جار بۆنی سێکسیزمی لێدێ بۆنی ڕەگەزپەرستی لێدێ ئەوانە ئەکرێ زۆر ئەوانەی کە بڵاوەکەنەوە ئێدیتەرەکان زۆر ئاگاداریەوە بن کە وشتانیان بەسەردا تێنەپەڕی ئەوەی ترکامێنێتەوە چۆن خۆمان پارێزین بە قەناعەتی من بە حکمیەوەی کە فەیسبوک لە عێراقدا ئۆفیسی نییە و کەسێک نیە لە عێراقدا نوێنێت فەیسبوک بکە و ئەوەی کە ئەو کاکارۆغ باسی کرد لە ڕووی تەکنیکیەوە ئەو ئەلگۆریتمەی کە لە ئەو ژیری دەستکردی کە لە فەیسبوک ئیشەکە کەسێک نییە ئیش لەسەرەوە بکاکە ئەوەی کەش ئەو شتێک کە ریپۆرتەکرێ ریپۆرتەکەی دژی قانونەکانی فەیسبوکە یاخودنا لەبەرەوە پێویستە لەوەدا لە ڕێی ڕێکخراوەکانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی داکۆچیکردن لە ئازادی قسەکردنەوە بە نمونە مراسلین بلا حدود کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەنووسان زۆر ڕێکخراوی دیکە هەن لە ڕێی ئەو ڕێکخراوانەوە و لەگەڵ ئەو میدیانی کە ئێستا دانیشتون لەوێ و لەگەڵ ئەو ئەندام پەرلەمانانی کە لە پەرلەمانی کوردستان و عێراقدا هەن نامەیەک ئاراستەی فەیسبوک بکرێ کەەوە فەیسبوک ناچارە ڕوبەڕووی ئەوە بکرێتەوە ناچارە ئەو بەرپرسیارەتی هەڵبگری
کە ئەوەی ڕووی داوە ڕاستی بکاتەوە تەنانەت ئەو پەیجانەی کە داشخراون ئەو پەیجانەش بگەڕێنرێنەوە بە قەنەعاتی من ئەگەر هەوڵێکی وە هەبێ هەوڵێکی دەستە جەمعی لەوەدا پێم وایە ئەکرێ وەرەخراوەکانی بۆ نەمڕاستین بلا حدود بەتایبەت و کۆمیتەی پاراستنی ڕۆژنامە نووسان و ئەو ڕێکخراوەکانی دیکەش ئەکرێ هاوکار بن و ئەو پەیوەندیانەی کە هەم ڕۆژنامە نووسان هەمومان هەمانە لەگەڵ ئەو ڕێکخراواندا توانین بەکاربێنین بەڵام پێویستی بە داڕشتێکی باشە هەم ئەوەی کە میدیاکان هەمویان ئیمزا بکەن و گروپێکی ئەندام پەرلەمان هەبی لە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی عێراقیشدا ئەو داوای ئاراستەی فەیسبوک بکەن بە تەسەوڕی منەوە زۆر باشە بێت. دەستان خۆشبی زۆر گرنگە ئەو بابەتانە بەڵام دەزانی ئەمە بە ڕوانگەی فراوانتر تەمەشای ئەو بابەتانە بکەین. ئەوی کە کەمال گوتی لەسەر ئەو مەوزوعەش ئەنی ئێسامە بەڕێی من کۆتایی بەو خطابە تەقلیدی دەبینین دەسەڵاتی یەکەم و دووەم و سێم و چوارەم گوایە ئەمە دەسەڵاتی چوارەم و سێم و ئەوها نییە لە کوردستان ینی هەموو شتەکان پێچەوانەیە ئەسڵەن ئەمە دەسەڵاتی یەکەممان نیە دووەم و سێم هەتا ئەمە چارەمی دەسەڵاتی یەکەم و دووەم و سێم ئی تەبەقەچە لە کوردستان ئەگەر پێشترێ هەندێک شک و گومانمان هەبووبی ئێستا زۆر بە ئاشکرا لە کوردستان دابەشیی تەبەقیە ئەم جار ڕخنەش لە مارکسیەکان دەگرم دەرم سەردەمەک ئەمە لە شاخ بووین نە تەبەقاتمان هەبوو نەیز مارکسیەکی تونند و تۆر و باشمان هەبوو بەس ئێستا تەبەقاتێکی حەقیقی هەیە وە سیراعی تەبەقی شێ نەکرد تەبەقات یعنی ڕێک ئەوەی مانیفێستەکە یان ئەوەی کتابەکەی مارکس بؤس المتزاید هەمووی وە هاتیە بە تایبەتی تعریفی دەوڵەت لەلایەن کارل مارکس کە واجبی چیا دەرێ واجبی ئەوەیە مل پێکردنی تەبەقەی خوارو لە بۆ سەر و ئێوە هەموو هەیە ئێستا لە کوردستان بەڵام ئەوە نییە خەرقمان نییە لەو باری لە قسەکە لەبەرهەندێ ئەمە دەسەڵات چارەم نین بەڕێی من دەسەڵاتی ناوەشکلیم یەکەمی لێ دنێن ئەوە چی لێ دنێن خارش کەشەیەکە بابرین لە بینی دەسەڵاتی سێم و چوارم ئەگە لە بارە ئەتیادیەکەی فەرقەی کەمی هەیە دەسەڵاتی سێم هەر فەلسەفەی دەوڵەتیش لە ئەسڵ لە ئەساسە دروست بووە کە ئیش و کاری پاراستنی مولکیاتی عامە و مەسلحەتی عامەیە بەڵام ڕۆژنامە نووسی زیاتر ئیشی لەسەر ڕای گشتیە کاتە کە دەبینی دەسەڵاتی سێم ئیشی خۆی ناکە یان ئیشەکانی پێچەوانەیە نەک نایکە ئەسڵن بە دوای ئەوانەیە کە سزای ئەوانە دا کە دژی گەندەڵین دژی بینای دەسەڵاتن دژی ئەوانی دیفاع لە میلەت دەکەن دادگا بە دوای ئەوانە دادەگەڕی کەواتە چۆن لە کوردستان قسەکەی لە سیاسیەکان دەن سیاسیەکان شوێنی خۆیان بەجێ هێشتە و دەچن توجارەت دەکەن میلەتی هەموو سیاسی بووە بەماشیوە ئیشی ڕۆژنامەگەری وای لێ هاتیان ناچار ئەو کە دیفاع لە مەسلحەتی عامە ناکە دیفاع لە بەرژەوەندی گشتی ناکە و لە مولکیەتی عامە ناکە ئیشی بوویتە ئیشی ڕۆژنامەوانی و ئەو دەسەڵاتی چارە کەواتە چی بەسەرهاتووە تەحەدایەکان گەلک زۆرە بارەکەی خۆی زۆر قورس کردێ و حتای ئێوە بۆ یەکەم جار وتان کردەوە ئیشەکی وابزە پیرۆزیشە کە کردان و ئێستا تازە نابی لە ملی خۆتانی بارین ئیتر بە خۆتان زان زۆرترین سزا لە کوردستان سزای ڕۆژنامەوانیە ئەج دوای مامۆستایانی ئەنی مامۆستایانی ئاینی تا ئێستا ئەگە ئەحسان لای مەهەبی 180 مامۆستای ئاینی سزاترایە بەڵام ئی ڕۆژنامەگەری وابن سێ قات بەقەدەر ئەو ئەندازەیە ئەمن یەک تۆز لەسەر طبقات ڕادۆستم ئەمن باسی لای هەولێر و بادینان دەکەین کە بڕەکشارزن بە تایبەتی لە قەزەی دۆسیەی بادینان هەرچەندە برادرانی ئێرەش زۆر باش بەهانە هاتن بەڵام وەکوبری زۆر کردوە سەرشانی محامیەکان ئێمە گرتمان ئەو ماڵانەی کە ڕاستی دەستگیرە ئەویان هەبوو گرتویان هەبوو گەلەکە لە گوناح بوون وەڵی ئێمە چوینە ماڵێکی بە هەرە قسە وەکو عاتفی کابرا کوڕەکی شەهید کرابوو لەو شاخ و داخی بەخۆشی بڕەک شەلە بوو پاقلەی دەفرۆشت پاقلەی دەفرۆشت نیان دەهێشت پاقلەکەی بفرۆشی هەموو جارە دەگووە من کابرجە بە پێکردن چەند ڕووی خۆش و چەندی تەکلیف دەمەکرد بەخۆی بە خێزانی جەرگ سوتای نان نەبووی نانی ئیلا لاشیان لە ماری نەبوو دەگووە پاقلەم دەبر وڵا زۆر باش ڕۆژی 2000-3000 قازان دەکرد بەڵام دەگووە داهاتن ئەوکەن وەرزەجرم پاقلەکەم هاتم دەو یعنی ئەو دەسەڵاتەی ما ئەو تەبەقە حاکمە سەرڕای ئەو هەموو شتەکە گەلە پێویستانە
گەلە بیستانە زەڕک زەمیری نییە ئەجا ڕاستی وەکو برێ میلەتیش بڕیاری خۆیدایە بڕیاری ئەوەیدایە کە ئەوە تەبقەکە هەر کەسێک لەگە ئەو تەبقەی بڕوە زەر بەچی بەسەردا دەینی یا بەخۆشتان زۆر ئەحساییتان بڵاو کردەوە تەبقەش تەبقەی بچووکە ساحبی هەیە حکوومەتی خۆی هەیە پارلەمانی هەیە بەخوا پارلەمانیشی هەیە و دەسەڵاتی سێمیشی هەیە بەشێک لە دەسەڵاتی چارەنیشی هەیە بەس لایەکەیتکە هیچی نییە ئەمە زۆر بە هەڵی ناومە لێنە دەسەڵاتیار وەکوکەینەمە ئەمە ئەو نەسیجە کۆمەڵایەتی ڕاز نییە کە برین یەک شوێنە و یەک بۆیە بە ئێمە ئیش لەسەر دوو ئەوەی بکەین دوو تەبقەی دوو بازنەی ئەوان پەرلەمان و حکوومەت و بابێ مەسەرەوەی سندیکای ڕۆژنامە نووسیان خۆیان هەیە ئەمە ئەو برادرانی شەر لێر یەکیان سندیکای ڕۆژنامە نووسانی ڕسمی یەشیان میترۆن لە هەولێر لە هەولێر وایە ئەم نازم لێرە هەز دەکەم ڕەنگایەوە بڕک باشتر وەزعکتان هەیە نازم وڵاگەم لێ بەڵام لەوێت سندیکا طبعا بڕۆ سندیکای طبيبان ببینە سندیکای مهندسین بینە لەسە باتڵ چەند جوان یەکیان کردیە دیفاع لێک دەکەن ئیشی خوار و خێت لە بۆ یەک ڕێک دێخن بەڵام سندیکای ڕۆژنامە نووسان و ئەوانەی کە لەسەر ڕۆژنامە نووسان چی ینی دەوری ڕەسەدیان هەیە دەوری تابووری پێنجەمیان هەیە لەسەر دەوری سیخوریشیان هەیە ئەگەر قسەکە وەرگرت لەبەرەوە یوانە کاکە با واز لەوەی بین ئەمە سندیکایەکی خۆمان ئەو کاک ڕەحمان لێرەیە میترۆ ئەگەر لێرە دەورە چێبی لە هەولێر و لە بادنان هەستە چیوامان پێ نەکرێت زۆریشمان حەز لێە هەست پێ بکەین و ئەوان بکەینە ئەساس و مەرکەز بەڵام بە هیچ جۆرێک ینی ڕێک تەمسیلی ئەو ئیرادەی بکە ئەوی تەبقەی دووەمە ئەگەر غەڵەتیش بی ئەوە خاڵک بە خێرایی لەبەرەوەی تەماشام دەکەی ئینشاڵڵا بە ئەوەی داوای دەکەم دوو ئیعلامی ئەو بەشە ئیعلامەکی هاتفی ئیعلامەکی بەڕاستی ناشیرنی جوێندەر و نەزانی قامچی برند کردە لەوێدا جاروێ لە خۆی دەدا بەڕاستی ئەوش زۆر خراپە لە ڕەمزەکانی کورد دەدا جاروێ بە ناوی ئازادی ینی هەیە ئیجابیاتی لە 150 لە 600 محافظەی بکە لە چاوەی کە هەندێک هەیە ئیجابیاتیان هەر نییە ئەوە ئەو تێکەڵکردنی کارتانە لە قازانجی دەسەڵاتدا ئەم پێشنیارشکەش هەیە پێم باشە ئەو تعاونی باستان کرد ناوەندێکی وەکبەری ئیعلامی هاوبەشەری ئاگداری یەک بن ڕایگشتی دروست بکە لە بەرامبەر ئەو ئیعلامە بە قووەتەی ئەوان لە کۆتاییدا من یەک ئەوم لەسا ئەو نامەیە کاک زۆر شتێکی جوانی گو بەڕێی من ئەو نامەیە ئەوەی کاک کەمال ئەو نامەیە وا بنووسرێ لە چوارچێوەی بڕک قانونی دووەلی مەجالی شەیە بنووسرێ تعریفی ئەوەی بکرێت کە ئەو دەسەڵاتەی مە زۆر جودایە لەگەر ڕای ڕۆژنامەوان ئەوەیە پێکۆژیان هەبی لە شەرق ئەوسات ڕای ڕۆژنامەوان ئەوەیە هەیە تونند و تیشی نەبی یعنی موافقات تەواو لەگەر قوانینی دووەلی یعنی شتێکی وا بنووسرێ بەڕای من نەتیجەی باشی هەبی بەستان خۆش بێت زۆر سپاس مامۆستا سڵاتان لێ بێ ئەوڕێیان سپاس بۆم دەرفەتوم کۆبوونەوەی باسێکی گرنگە یەک دوو خاڵ من زۆر بە کورتی ئەوڵیان بیگەێنم یەکام لە ڕووی سزای سەر پیج و فەیسبوک و ئەوانە ئێمە بە خۆمان پیجەکەمان تا ئێستا دوو جار سزا دراوین هەردوو جارەکە ڕوون بووە لەسەر چییە جارێکیان لەسەر وێنەیەک بووپێنی و پەکەکەەوە هەبوو جارێکی تریش بابەتێکی گرتێکی تونند و تیژ بووە چە لە ئەدمینەکاندایان نابوو سزاکی لەسەر دوو بابەتە سزا دراوین یەک خاڵی تر هەیە کە زۆر ئێمە نۆتیفیکیشنمان بووێت لەسەری ئەویش ئەوە بابەتی کۆپیڕایتە زۆر جار فەیسبوک نۆتیفیکیشن لەسەر هەنێک ڤیدۆ ئەنێرێ دەڵێ ئەمە کۆپیڕایتی تایە لە کاتێکا وایش نییە بۆ ناکەم ڕۆ نۆتیفیکیشنەکات و لەسەر کۆنگرێکی ڕۆژنامە نووسی کە خۆمان پەیامبەرمان لێ بۆ و لایڤی کردووە ئەیود ئەمە کۆپیڕایتی تایە جا من نازانم حقیقەت ئەمە چییە لە ڕووی شارەزایی لە فەیسبوکوانە زۆر شارەزانین ئەوە ئەکرێت ئەگەر برادران شارەزا من یەک قسەی لەسەر بابەتی کۆپیڕایت بکرێت گرنگە هەندێک جار تۆ بابەتەکە سووری خۆتە بەس بۆ فەیسبوک دەڵێمە کۆپیڕایتی هەیە لەسەر ئەوەی کە ئەو میدیانە تووشی بوون طبعا ئێمە هەمومان تەسەورەکەم ئەوانەی کە لەم کۆبوونەوەیان و زۆر کەسی تریش بە زۆر دژی ئەوەین و زۆر هەرچی بە باش بزانرێت بۆ پاراستنی مافی ڕۆژنامە نووسان و ئازادی ئەوە لەگەڵ یان یەک خاڵ زۆر گرنگە بەلای منەوە هەر ئەوەی کە ئەماوەیە مثلا میدیانە حاڵەتانیان بەسەراتەوە بۆ خۆمان
خۆپارێزی لەگەڵ هەنێک کەسا باسمان کردووە خەڵکی ئەوانەیە و شارەزای سوشیال میدیا و پەیج و ئەوانە هەندێک کەس هەیە باوەڕ بە من ناکات یعنی ئەمەی کە بەم شێوازە کرابێ بەرامبەر هەنێ پەیج و میدیا جا بۆ ئەمە من پێشنیارەکەم و خاڵێکی زۆر گرنگە بەلامەوە بتوانین بە بەڵگە یعنی راپۆرتێکی ورد ئامادە بکرێت ئەو میدیا و پەیجانەیە مایان بەسەر هاتووە ئەم حاڵەتانە توانین شتێکی بەڵگەدار بکەین بۆی سبەینێکە بۆ جیهەتێکت باس کرد بۆ لایەنێکت باس کرد هەم لە ناوخۆ بێت لە دەرەوە بێت تەنانەت بۆ خوێنەر و بینەری خۆت شتێک بێت کە تەواو بڕاپێنەر بێت کەسێک نەیە بڵێ نا ئەمە ڕاست نییە میدیا لەبەر هەر دۆخێکی تر ئەم جۆرە قسە ناکات ئەمە گرنگە لەبەر هەم قەناعەت پێهێنان لە لایەکی تریش وە بیرمان نەچێت ئێمە میدیا ئازادە و ئەم ستایلی کە تقریبا نزیکین لە یەکەوە لە ڕووی سەربەخۆی و ئازادی و هەم گروپ بە ڕۆژنامەنووسانە کەمینێکی زۆر کەمین بەرامبەر بە میدیا و بە پەیجەکانی حیزبەکان و دەسەڵات و ئەوەی کە خۆتان زان واقعیەت چۆن لە کوردستان ئەگەر ئەم شتە بەڵگەدارە هەبێت زۆر باشترە سبەینێ ڕەنگە ئەوانی چەندین پەیجیان بۆ نمونە تۆ کە کاتێک قسە لەگەڵ ڕێکخراوێکی نێودەوڵەتیەک یا جیهەتێکی دەرەوەکەی ئەوانیش هەندێ پەیجی خۆیان بێننەوە بڵێەوە ئێمە ژۆمان بەسەر هاتووە و شتەکە چۆن لە ئەهمیەتەکەی کەمتر بکەنەوە لەبەرەوەم بەڵگەدارکردنە بە بۆچوونی من زۆر گرنگە یە خاڵی تریش کە ئەو بەرزکردنەوەی هۆشیاری خۆمان بەڕاستی لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ فەیسبوک و لە پەیج و سوشیال میدیا ئەستەکەم زۆر بەمان ئەو کێشەیەمان هەبێ وەکو ڕۆژنامەنووس دەبێت لە هەمان کات لایەنەکەی دیکەش ڕەچاو بکەین بە تایبەت چۆن ئەو شتانەی فەیسبووکە بە سزایان نزانێ و بە زۆرێ لە سەر پێچی و ئەویان نزانێ ڕەچاویان بکەین بۆ پاراستنی خۆمان لە ڕووی پێکەوە بوونیش هەر بۆ خۆی چۆن هاوکاریەکەین ئەم جۆرە دیدار و ڕاگۆڕینەوە و گفتوگۆیانە خاڵێکی گرنگە کتێب بێ بە دەستپێک نەتیجە چیتان پێ باش ئەتوانین وەکو هاوکاری خاوتەنگیەک پشتیوان یەک بکەین تاشی سپاس دەکەین کاکسب جان دەست خۆش بێت دەرکەوتنی ئەم حاڵەتە یاخۆڵێن ئەم دیاردەی سوسیال میدیای بێگرفت نییە بە تایبەتی فەیسبوک دروست نەکراوە بۆ میدیا فەیسبوک دروست کراوە بۆ بزنس ئەگەر دیقەتان نابێ پێتەڵێت کە ئەکاونتەکەی تۆ بزنسەکەت چییە ینی ئەو ئەوێت لە ڕێگای ڕێکلام و هینوانی ئەمدان بە تایبەتی زۆر دژیوە کاری سیاسی تیاین کرێت هەموو پەیجانی ئێمە شەمانەوەی هیچمانە سیاسەتە ئەین زۆر باسانەی ما کەوینە داوە چکە نابێ هەموو احتیمادی خۆمان هەموو تۆپەکانی خۆمان بخێنە سەبەتەی فەیسبوکەوە و ئەگەر کاریشمان لەگەڵا کرد ئەبێ ئەو وردەکاریانە بزانین کە پێویستە لە ینی کەمتر بکەیتە ژێر سزا و یا کەمتر نارەکەت تۆ بقاتە ناو داوی سزادانەوە بەڵام لە من پێم وایە دۆخی عالەم لە جیهانە و دۆخی ناوچەکە بە تایبەتی دۆخی کوردستان هەمووی لە گۆڕانکاریایە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی جێگۆرکی هێزەوە و ئەم شەڕی ئۆکرانیا و رووسیا هەموو ئەمانە کۆمەڵێک گۆڕانکاری هێنێتە پێشەوە کە ئێمە میدیاکار هەقا هەم وردەکاریەکمان لەبەردەسابێ هەم خۆمان ئامادەکەین بۆ گۆڕانکاریانە بەداخەوە ئەوەی کە ئێستا بە تایبەتی لەسەر ئاسی هەرێمی کوردستان نزیک بۆتەوە ئەوەیە کە قواری هەرێمی کوردستان هەر بۆ خۆی لەژێر پرسیارایە مەترسی لەسەر قواری هەرێمی کوردستان دروست بووە نەک لەسەر میدیایەکی وەکو ئێمە وانە یعنی دۆخەکە لە باشکڵی عام لە گۆڕانکاریایە بۆیە ئەمە جگە لەوەی کە ئێمە مشوری خۆشمان بخۆین واجبێکی ئەخلاقیشە مشورێکی عامەکەش بخۆین چکە ئێمە لە ژێر ناوی ئازادی تاکە ئەومان تەزامونمان بیر چووە کە ئازادی تاک بەبێ تەزامون بەبێ هەماهەنگی ئینسان تووشی خۆپەرستی و ئەنانێتەکە تووشی حاڵەتێکی وایەکە بوونی ئەم میدیایانەش بەبێ هەماهەنگی تووشی هەم بەریەکەوتنمانەکە هەم تووشی ئەوەی کە بڵێن ئەم بەرە بابەکە ئاو بڵاوە بێتەوە فراوانە بێ ئەگەر هەماهەنگیمان نەبێ جار لەگەڵ جارت لاواسترت دەکا چکە بۆ ینی ئاڕاستەکان لە یەکەوە دوورەکەوێتەوە کە لێنە تێیەکەوێ و ینی جۆرێکیش سەر لە شێوان لە ناو خوێنەرانە دروستە بێ یعنی هەموو حەقان بە خۆمان نەدەین ینی هەواڵێک بە 4 نوع بە 5 نوع لە ناو میدیای ئەهلیەوە ئەبیسرێ بۆیە من پێم وایە دروستبوونی ئەو هەماهەنگیە
سەرەتای ئەوەیە کە ئێمە دەستمان بە کۆمەڵێک ڕاستی بگات چۆن بەرەڕووی هەموو ئەو کێشانە بینەوە لە زمانیانە ئەم کێشانەی کە ئێستا بەرەڕووی پێیج و سایتە ئەلەکترۆنەکانمانە بێتەوە دروستکردنی و هەماهەنگیە مەرج نییە بۆ دروستکردنی ڕێکخراوێکی سیاسی بێت ڕێکخراوێکی میدیایی بێت یاخود سندیکایەکیش بێت بەڵام دروستکردنی و هەماهەنگیە بۆ چەند شتێک گرنگە تۆ ئەگەر من وەکو شخصی خۆم وەکو کەمال نامەیە بنێرم یاکو دەستگاکەم نامەیە بنێرم فەرقی هەیە و ئەگەر وەکو چەند دەستگایەک و کۆمەڵی پەرلەمانتار و هەندێک ڕێکخراوی نێودەوڵەتی نامەیە بۆ فەیسبوک نووسین کاریگەرێکی زیاتری هەیە و لە کاتی ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکیشا کە من پێم وایە هیوادارم ئەمەی منەگەم ڕاز نەبێت ئێمە ئەم دۆخی کە ئێستا هەیە ئەمە نامێنێت دۆخەکەمان بەرەو قورسترە چێت لە چەند مانگی ئایندەیە پێم وانێ ئەم حڕێتی کە ئێستا هەیە کە قسەی لێکەی و ناڕازیندەی ئەمەشمان دەستکەوێتەوە جارێکی تر ئەو کاتە ئێمە ئێستا لەگەڵ حکوومەتی هەرێمە بەرەڕووین ڕەنگە لە چەند مانگی ئایندا کێشەمان لەگەڵ حکوومەتی عێراقیشە بۆ دروست بێت حکوومەتی عێراقیش تەواجودێکی لێرە بۆ دروستە بێت بۆیە گرنگە دەست پێشخەری بکەین نەکار ئەمانی کە لێرە ئامادەن ئەوانەشی کە نەیانتوانیوە بێن لێرە ئامادە بن دەرگایان بۆ بکەینەوە بۆی هەماهەنگێکی ڕۆژنامەنووسی دروستکەین ئەو هەماهەنگیە بۆ تەنها ئەم کاری هاکردن و سایبریە نییە ئەمە بۆ هەماهەنگی بۆی کە چۆن بەرەڕووی دۆخەکە بینەوە چۆن بتوانین تەوحیدی ڕائەکانمان بکەین بۆی کە ڕای گشتی دروستکەین لەسەر هەندێک قەزیە بە تەنیا ڕای گشتی زۆر زەحمەت دروست دەکرێت و چۆن بتوانین لە هەندێک جارە لە هەندێک شوێنە هاوکاری یەکتری بکەین لە ڕووی مادی و معنەوی و معلوماتیشەوە ینی ئێشتا ینی ئەوەی کە ئێستا لە بەردەمی ئێمایە ینی ئەوە جاربەجار لە نەدوێکی وا لە سیمینارێکی وا کۆبینەوەنی قساکەین بەڵام ڕەنگە مەسەر من دوو مانگ لەگەڵ کاگەی من هەر قسەشمان نەکردێت لەگەڵ کاگەداران قسەمان نەکردوێت کە لە کاتێکا کە ئێمە هیچ کێشەیەکیش نییە هیچ کێشەیەک نیە هیچ عەرقلێک نییە بۆیە من پێشنیاری واکەم پێشەوەی کە بیر لەوە بکەینەوە خەتووە بنین هەنگاو بنین بۆی کە لە بەرامبەر ئەم هاکردن و ئەم گوشارە ئەلەکترۆنی کە لەسەرمان دروست بووە بیر لەوە بکەینوانەیە ناوەندێک دروستکەین بۆ هەماهەنگی لە زمانیانە بۆ چۆنەتی معالەجەکردنی ئەم قەزەیە و ئەو برادرانەش داوەتکەین کە ئێستا لێرە ئامادە نین چکە هەر ئەمە نین ئەم برادرانین لە هەولێر هەمانە لە دووەکەمانە و ئەگەر ئێمە ئەمەمان هەبوایە ینی پێشترمان هەبوایە بڕواتان بێ زۆر کاریگەریمان زیاترە بوو لەسەر ئەو گیراوەکانی بادینان ینی پێشتر ئەوە بە ئاسانی ناچونە 5-6 ساڵ زیندانی بکرێن ئەو زعفی ئێمەیە ینی ڕاستە ئێمە جودمان کردووە ینی جۆرێک لە خۆبردوویمان تیا بووە بەڵام زعفمان زۆرە کاکە ئێمە ینی ئێمە خۆمان زعفمان زۆرە بۆیە مەسەن ئیشەکانمان پێ ناگرێت جێگا ناگرێت و نەمانتوانێت مەسەن بۆ نەگەر من نامێ بنێرم بۆ قونسوڵی ئەمریکا ئەگەر ئەم نامێن ئیمزای ئێوەی لەسەر بێ زۆر کاریگەری زیاترە بێ لەوەی کە مەسە من بەتەنیایە ئێمە تا ئێستا عەلاقاتەکەمان بەشتی شەخسی و ذاتی و ئینەوە بووین کردووە و دوایەوە پرۆژەشمان نییە کاکە ئێمە ئەگەر بەیەکەوە کۆبینەوە لە هەر لە یەک دەستگا ڕاگەیاندن کەسێک دوو کەس بەشدار بێ مەسەن هیچ نەبێ گروپ چاتێکمان هەبێ ئەمڕۆ زەختێ لەسەر کاگەیم لەسەر کاک محەممەدە لەسەر فلانە لەسەر فیسارە هەر لە ڕێگای گروپ چاتۆی مەتوانین لەکتری ئاگادار بین و ئەو کاتە بە لۆژیکێکی زۆر هیننا شەڕەنگێزینا چکە ئەگەر بە شوێن معالەجەوە بگەڕێن بەڕاستی لۆژیکی شەڕەنگێزی و نێگەتیفیس جێگا ناگرێت ئەوێ لۆژیکی منتیقمان هەبێت و داکۆچیکردن لەسەر قەزەی خۆمان جیاوازە لەوەی کە ئێمە شەڕفرۆشی بکەین کاک شەرفرۆشی لۆژیکێکە و داکۆچیکردن پێداگری لەسەر مافی خۆتیش جیاوازە لە عینادی ئێمە عینادیش نەکەین چکە ئێمە بخۆمان کێشە خۆشمان کێشەیەکمان هەیە ڕەنگە چەندین کێشەمانە بێ بۆیە من پێشنیارەکەم دەستان خۆش بێ بۆ گرینە پێشەوەی کە بازە معالەجەکان بکەین یا دەستی بۆ بەرین بۆی کە جارێکتر بە زعفەوە ئیشەکان نەکەین وەکوی کە سوکێ وتی حەجنە بێ بەڵگەمان لە بەردەست سابێ بڵین کاکاخە ینی من خۆم من غەڵەتم کردووە ئیسا لە شارپرێز غەڵەتێکمان کردووە گۆڵێکمان نازانم میسیەکێ دایان ناوە کۆپیڕای دۆ سزایان داین ئێمە پەیوەندی بە حیزبەوە نییە کاکە بەخەوە وانە ئینسان حەقەت بڵێ یەک دوو جارێکەی ڕسمی برادرانی پەکیان داناوە ئێوە پێشتر پیان وتوی کاکەمانە لە زمنی ئیرهابان من قبوڵم نییەوە لە زمنی ئیرهابا بێ بەڵامی تر ئەوان داناوە تۆ بێ پەیوەست بێەوە بۆیە
پێشنیارەکەم هیچ معالەجەیەک لە ئێستا نەخینە ڕوو هەتا ئەو گروپە دروستەکەین و ئەو گروپەکەش هەوڵ بین کاک محەممەد و چەند برادری کە ئیستا لیژنێکی سێ چوار کەسی دانین بۆ کۆکردنەوە و برادرانی کە نەیانتوانیوە چکە بە ئاخر برین لە ڕاگەانێکمان هەبێ جارێ کە قتاو بین ڕاگەانێکمان هەبێ کاکە ئێمە لەسەر ڕێکەوتین ناوەندێکی میدیایی دروستکەین لەم ناوەندی میدیای کێ ئامادەیە لەوانەیە کە هاوشێوەی خۆمانن بێتە ناو با بێتە ناو بە خێراتنیەکەین و ئەمە بۆ معالەجەکردنی کێشەکانی خۆمانە لە زمانیانە معالەجەکردنی کێشەی ئەلکترۆنیە ینی ئەوە بجوزێکی کەم بێ چکەمە کێشەکانی ترمان گەورەترە کاریگەرترە ئەویش ئەوەیە کە هەماهنگگیمان نییە ئەوەیە کە ئێساوکو جاران کاکەمە کاتی خۆی لە هاوڵاتی برادێکی مەکتەبی سیاسی بێت دی هەموو چوارشەمەیە بەخوا دەستمانە سەر دڵمانە من چیمان پێڵێن ئێستا قساکن هەر ناگرێ هەر ناگە ئەنی کورە کاکە جاروە من شتەکانی ئەو خۆتان ناخوێنوانێ جاروە شتەکانی خۆم پێ ناخوێنرێتوانێ یعنی ئێستا میدیا ئەو کاریگەری نەماوە چۆن وا بکەین میدیا کاریگەری بۆ دروست بێتەوە و میدیا قورسایی دروست بێتوانێت کە پێما بێ پێمان نەکرێت دەستان خۆش بەڕاستیەوەی بۆ من تازە بوو و پێم وایە لەوەش زۆر زۆر گرنگتر ئەم جۆرە ئەم کۆبوونەوەیە بوو کە هەرگیز نەمانتوانیوە پێشتر ئەنجامی بدەین لەوەتەی دەستگا ڕاگەیانەکانمان هەن هەندێک لە برادران کۆنترن پێشتر هەندێک سەکۆیان هەبووە گەرچی فەرمیش نەبوو بە تایبەتی ئەو کاتێک کە جەریدە بوون هاوڵاتی و لڤین و هاوێنەوەوانە بەڵام لەوە دواشتێکی لەم شێوەیەمان نەبوو کە تەسەورەکەم بە تایبەتی وەکەوەی کاکەمال و ئەوڕانی تریش ئاماژیان پێدا هیچ شتێک لەم مەرحەلەیە بەقەتبوونی ئەو سەکۆیە زەرور نییە ئیترەوە ناوێنی سەکۆ ناوێنی فیدراسیۆن ناوێنەی هەر شتێکی تر ناوەندێک شتێکی و شوەیە کە ئەم دەستگانە کۆبکاتەوە زۆر زۆر گرنگە چکە ئێمە لە هەندێک لەو قەزیانەی پێشووتر هەبووە بە تایبەتی لە مەوزوعی تیرۆرەکانە دەوری میدیا و بە تایبەت میدیای ئەهلی و ئەو پێکەوە کارکردانەمان زۆر زۆر بازانانی ئێمە لە ساڵی 2011 کە ڕوبەڕووی ئەو هێرش و تاڵانکردنوانە بووینەوە ئەو کات کە میدیای ئەهلی لە پشتمان زۆر بوو داکۆکی لێکردین زیاتر لە خۆمان چۆنەڵە دەفعێکی زۆر زۆر گرنگ بوو بۆ ئێمە هەروای کرد نەکەوین بەڕاستی چکە زۆر بە ئاسانی ئەکەوتینیانی ئەوەی پێویست بوو بردی ئەوەی کە ئێمە ئیشمان لەسەری کرد بوو کۆمان کرد بۆ بردبوویان و شکاندیان ماوە لەسەرەوە یعنی جارێکی تر دەست پێ بکەیتەوەی لەسەر سفرەوە دەست پێکردنەوە بۆ کەسێک کە هیچی نەبێت سۆزی قورسە بەڵام ئەوەی وای کرد کە ئێمە بەردەوام بین و مەسەلا هەندێک تەعویزۆوانە وەربگرینەوە ئەو زەخەمە زۆرەی مجتەماعی مەدەنی و میدیای ئەهلی و تەنانەت خەڵکیش بوو بۆیە ئەوە زۆر زۆر گرنگە بەڕای من کە سەکۆیەکی لەم شێوەیە فیدراسیۆنێک پێک بێنین ئەگەر تەنانەت بە ئەندامەکانمان ئێستاش بە لە مستەقبەلە زیاتر بکەن هەر گرنگە بێت مەسەلەن کاکەمال و ئوستاد مەسەلەن هەندێک نمونەیان هێنایەوە لە مەوزوعی ئەوانەی بادینان بێ لەو مەوزوعانەی ترە دێنە پێشەوە تەنانەت ئێمە توانین پرۆژەی تریشمان هەبێ مەسەلەن پرۆژەی لەوەی کە بتوانین ئایا فەند لە ڕێکخراوەکان وەربگرنی هەر خۆمان هەم بەخشین بەشداری تیا بکەین مەسەلەن دەورات بکەینەوە بۆ تەقوێکردنی خۆمان لەم ڕۆ لە ڕۆ دیجیتاڵەکەیەوە مەسەلەن خەڵکانی پسپۆر مەسەلەن ئێمە خۆمان زۆر کێشەکە کێ گەورەترین کێشەمانەوە هەمومان سەحەفین زۆرتری زۆرینەشمان لە سەحافەی تەقلیدیەوە دەستمان پێکردووە بۆی ڕەنگە یان تەمەڵین یان نازانین زۆر سەرمان لە دیجیتاڵ و وردەکاریەکانی دەرناچێ بەڵام ئەمانەی وانە خۆ دەستگاکان هەر ئێمەنین خەڵکی ترمانەیە یان هەر خۆمان فێری نەبین بۆ ئەو خاڵە زۆر زۆر بەگرنگ گەزانم کە توانی مستەقبەلەن پرۆژەی ترمان هەبێت لە بواری بەهێزکردنی خۆشمان لە بواری ڕاهێنان بە خۆشمانە و لە بواری داکۆکیشە کە ئەو فکرەی چۆمانی زۆر زۆرم پێ باش و زۆر بەقوتە لەکوێ ماگەر سەکۆیەکمانە بێ مفاتەحی ڕێکخراوێکی وەکو پامێرانی نێودەوڵەتی بێستیان پامێرانی بێستنووری یاخود هەر ڕێکخراوێکی تر بێیان UN بێ یاخود کۆنسڵخانەکان بێت لەکوێ تاک بیکەین کە تەسەورەکەم بەشی خۆمان تاک عیلاقاتمان هەمومان هەیە بەڵام ئەگەر ئەو کۆڕبەندیە بکەین کاریگەری و تەسیراتی زۆرتر ئەمێنێت سپاسانەکەم خۆشحاڵم لەم کۆبوونەوەیە هەرچەنە من درەنگ ئێمە ئەم کۆڕ و مەجلیسانەوە بەڵام دیارم هاتنە گرنگی خۆی هەبوو چاوی منی دوای جۆگرتن لە قسە و سەرنج و تێبینی ئەو هاوڕێیانە تقریبەن واستەکەم شتەکان گەڵاڵە بووە دیارەکە هاودەنگیەک هەیە لەوەی کە پێویستە گروپ جۆرێک لە گروپ جۆرێک لە کارکردنی پێکەوەی پێویستە منیش هاوڕام لەگەڵەوەیە بە گرنگ جێزانم بەڵام وەکەوەی کە کەمە لە چەند بە حکمی تەمەنی ڕۆژنامەی هاوڵاتی و ویشکردن لەو بوارەیە کە زەمنێکی زۆرە من تۆزێک بێ ئومێدم ینی بێ هیوام لەوەی کە ئەم جۆرە کۆبوونە و شتانە دوای نەتیجەیەکی هەبێ ئەگەر هەنگاوی عملی و فعلی نەنێنێ
زۆر جار شتی وا کراوە کۆبوونەوەی وا کراوە بەیاننامەیەک دەرەکرێت نازانم بۆ شتێکە لەواچی هەر لەناو هێزی سیاسی وایە لە ناو ڕێکخراوەکان وایە لە ناو سندیکا وایە لە ناو ڕۆژنامەنووسان وایە گەرم و گوڕێکی لە کاتی کۆبوونەوەکە بەڵام دوای کۆبوونەوەکە هەر کەس وەچێتەوە شوێنی خۆی و سار دەبنەوە بە دادەچوون بۆ ئەو مەوزوعانە ناکرێت بۆیە من پێشنیارەکەم ینی لانی کەم هەر ئێستا لەسەر شتێکی کورتکراوەی بەسیتیش بێ ڕێبکەوین مەبدەئیە اینجا دوای هەنگاوێکی تر بزانین چی پێویستە بنرێت ئەوە من پێشنیارم بۆ هەنگاوی دواتریش ئەوەیە کە تێبینیم کرد لا ئێمەش هەروایە لەو مەجای سۆشیال میدیاوانە مەجالێکی تەکنیکی هونێریەکە ئێمە شارەزاییمان نییە زۆر بەمان من پێم وابێ هاوڵاتی لە هەمووتان فەقیرتری لەو بوارەیە پێویستمان بە خەڵکی شارەزایە جا من ناتوانم مەسەرەن لەوانە یەکێک لە دەستگاکانی بە تەنیا نەتوانێت چەند کەسێک یا کەسێکی خەبیر یا تیمێکی بە بڵێ خەبیر و شارەزا بێنێ لەو بوارەیە و هاوکاری بێ و ڕێنیشاندەری بێ و بیپارێزێت لەو هێرشە ئەلکترۆنیانە بەس لەوانەیە پێکە هەمومان بتوانین شتێکی وا دروستکەین وەکو کۆمپانیایەک شارەزا هاوکارمان بێ کە دەکرێت خۆمان وەکو میدیانی کە بەشدارن لەو پرۆسەیە سەرەتا خۆمان بەشدار بین لە دابینکردنی خەرجی ئەو کۆمپانیاگەر وەکو خەرجی دەستپێکردنیشی بێ دوایی بتوانین هەوڵ بین لە ڕێ ڕێخەڵ نێودەوڵەتەکان و فەندێکی بۆ وەرگرین بۆ ئەو کۆمپانیایەکی کار بە هەمومان کار بکە کە لەو مەجالایە و اختصاسەکەی ئەوە بێ بۆ لێرەدا تەنیاوە بەستم هینە ئەو هێرشە ئەلکترۆنیانە کە ئەکرێت هەمومان کەڵک لەو کۆمپانیا وەرگرین ئەو کۆمپانیا بۆ هەمومان کار بکە چکە ئەو کوتم یەکێکمان بەتەنیا ناتوانین ئەو کۆمپانیا دابینکەین لەوانەیە خەرجێکی زۆری بێ من نازانم بەڕاستی چەند کەسی پێویستە ئالەتی ئیشکردنەکەی چۆنە بەڵام برادران لەوانەیە بتوانن شتێکی وا بکەن قسەکەم کورتەکەمەوە دووبارەیەکەمەوە من لەگەڵ دروستکردنی گروپەکەم و هەر ئێستا بڕیارێک لانی کەم بڕیارێک شتێک هەبێت بۆی بزانین چیەکەین و پێشنیاریش بۆ ئیشکردنی ئەو گروپە یەکەم شت دروستکردنی ئەو مەسەلەی کۆمپانیایە بۆی کە بە هەموومان کار بکە سوپاسدارم نازانم کاک کەمال ئەگەر قسەیەکت مابێ لەگەڵمان کاک محەممەد زۆر سپا ئەگەر دوو سەرنجی کورت نازانم ئەگەر ئاسایی بێ یەکەم یعنی برادران باسییان کرد گۆڕانکاریەکان ڕوەدەن و خۆتان نەزانن سیستەمی تاکرەوتی تر پێویستی بۆ نییە دەبابا بنێریتە ناو شقام لەوەی کۆنتترۆلی کۆمەلگا بکە ئێستا پەرلەمان کۆنتترۆلەکەن میدیا کۆنتترۆلەکەن دەستگای دادوەری کۆنتترۆلەکە وەک لە هەرێمی کوردستان ڕوویداوە لەبەرەوە ئێمە پێویستە تەنها یعنی ئەو کۆبوونەوەی کە کرا ئەو دەستە هەماهنجەی کە باسیەکەن پێویستە زۆر ئیش لەسەرەوە بکرێت کە یعنی لەکوێدا دەسەڵاتی سیاسی ئێوێ کۆنتترۆلی میدیا بکەوە ئەو مافی ئازادیمان لێبسەنیتەوە بۆ نمونە مەسەلەی قانونی مادەی زۆربەی ئەو شکاتانە یەکرێن کە بە قانونی ڕۆژنامەوانی نییە لەبەرەوە پێویستە و دەستەی کە ئیش لەسەرەوەکە زۆر جدی بێکە یعنی هەمووان بێکەوە کار بکەن ئەوە یەکیان دووشتی تر یەکەمیان پێویستە لەبەرەوەی ئێمە زانین تازە ئەو هێرشە ئەلکترۆنیانە هەر بەردەوامن پێویستە میدیاکان پێکەوە کاتێک میدیاک داخرێ هەوڵ بدرێ میدیاکەی تر پەیژەکانی وی بەکار بێنێت وابزانەوەش ببێ ئەوەی قسە لەسەر بکرێت کراوە و جۆرێک لە جۆرەکان ئەوڕۆ خەڵکێکی زۆر لە کوردستان وەکێمە ینی ڕاستە ئێمە زیاتر ئەنووسین بەڵام ئەوانیش ئەنووسن و قساکەن و ڕەخنەگرن چۆن خەڵک هەوڵ بدات کاتێک دەستگایەک بڵێن هێرشی ئەلکترۆنیە کرێتە سەر کەمپینێکی جەماوەری بکرێت کە ئێمە خۆمان داوا لە خەڵکین کە ئەوەشیان بە باوەڕی من زۆر گرنگە بێ ئەوەی تر قسەیەکم نەما و بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم و سوپاسدارم ئێوەش مەسەن بڵین بۆ منە بەشێ بن لە پرۆسەکان ینی بۆی چۆن توان هاوکاری ئێمە بکەن دەنگمان بگات و بتوان پشتیوانیمان بکەن لە دەرەوە چکە ڕەنگە بەتەنیا نەتوانین لێرە ئێمە یا تۆزی قورس بێ یا ماتەڵی پێ بکرێت کە پەیامەکانمان بگات بەڵام ئەگەر ئێوە هاوکاریمان بکەن ئەو دەستەی کە هەیە ئێوەش گروپێک دروستکەن لە دەرەوە ئەندام بنتیایە زۆر باشترە و هەمانگی لە دەرەوە ناوە بێت بەدڵنیایی کاکەمە بەدڵنیایی هەر هاوکاریەک بەم بکرێت شخصی من لە خزمەت دامەوە هەوڵیشم دا و هاوکاری هەر بەردەوام بێ بەدڵنیایی واگەر ئاخر شتیشم ئەگەر ببەخشن خۆتان نەزان یعنی بەتابەت بەرپرسانی حکوومەت هەرێمی کوردستان زیاتر تویتر بەکارەهێنن بۆ بە ئینگلیزی ئەنووسن و دەستگا ڕاگەیاندنەکانی خۆمان زۆربیان
کوردی بە کوردی ئەنووسن لە فەیسبوک بەکاردین تویتر ئەگەر بەکارژبین ئینگلیزی بەکار نایەن و تویتریش لەبەرەوەی ئەوەی کە مامۆستا مەسعود باسی کرد لە کوردستان چینایەتێکی زۆر گەورەیە ئەوانەی کە ئینگلیزی بەکاردێنن تا ڕادەیەک بەشێشیانەوەن کە لە جامیعە ئەهلیەکان خوێندویانەوە کوڕ و کچی مەسوولەکانن لە دەرەوە خوێنن یان خوێندویان ئینگلیزی ئەزان ئەگەر بکرێ ئەو پەیامانەی کە زۆر جار بڵین هەر میدیایەکی کە لێرە ئێستا دانیشتون ئەکاونتێکی تویتەریان هەبی وەلانی کەم هەفتەی دووسێ تویت بە ئینگلیزی بکەن و تەرکیز لەسەر ئەو شتانە بکەن کە پەیوەستە بە ئازادی ڕادەڕینەوە پەیوەستە بە دیموکراسیەوە بە مافی ئینسانەوە و لەبەرەوەی کە بڵین زۆربەی کونسوڵخانەکان و زۆربەی میدیای نێودەوڵەتی و زۆربەی ئەوانەی کە ئیش لەسەر هەرێمی کوردستانەکەن لە دەرەوەن تەرکیزیان لەسەر تویتەرە نەک لە فەیسبوک ڕاستە فەیسبوک میدیا مۆنیتەرینگەکرێ بەڵام میدیا مۆنیتەرینگەکە زیاتر بۆ کۆمەڵە خەڵکی تایبەتە ڕوا لەوانەیە نەگاتە هەموو ئەوانەی کە لە تویتەر هەن.